منداڵپارێزی کوردستان کتێبخانەی دەنگی سەنتەری چالاکی گەنجان سلێمانی گەڕەکی بەختیاری پەرتووکی فەلسەفی مرۆڤ ئازادی خۆی فرۆشتووە لە نووسینی کریشنا مۆرت وەرگێڕانی یاسین عومەر خوێندنەوەی جیهاد حەمید و جێبەجێکردنی دەنگ کاوە حەسەن بەرواری دەیەکی 2005 پێشەکی جیدۆ کریشنا ساڵی 1895 لە هیندستان لەدایک بووە. لە 13 ساڵیدا لەلایەن ئەنجومەنی تیۆسیفیەوە وەک مامۆستایەکی جیهانی بۆ گواستنەوەی ڕێنمایی پێویست هەڵبژێردا. کەسێک کە پێشتر دەرکەوتنی ڕاگەیەنرا بوو، کریشنامۆرتی دواتر وەک مامۆستایەکی بەتوانا و شێلگیر و لە باسکردنە هاتوو دەردەکەوێت کە قسە و نووسینەکانی وابەستەی هیچ ئاینێکی تایبەتی چ خۆر هەڵاتی و چ خۆر ئاوایی نەبووە، بەڵکو جیهانی بووە. کریشنا ساڵی 1929 لێبڕاوانە نکۆڵی لە وێنای مەسیحاناسایانەی خۆی کرد و بە شێوەیەکی وروژێنەرانە ئەو ڕێکخراوی پارەداریەی شەرمەزار کرد کە بە چواردەوریدا دروست ببوو و ڕایگەیاند کە حەقیقەت وڵاتێکی بێشەقامە و ناتوانرێت لە ڕێگەی هیچ جۆرە ئاین یا فەلسەفە یاخود حزبێکی ڕەسمیەوە لێی نزیک ببینەوە. کریشنامۆرتی لەوە بەدواو بە درێژایی تەمەنی ئەو بۆچوونەی ڕەت کردەوە و کە کەسانی دی هەوڵیان دەدا جێگە و مەقامی ڕۆحیانەی بدەنە پاڵ. ئەو لە هەموو جیهاندا بێشومار گوێگری بەرەو لای خۆی ڕاکێشا، بەڵام بانگ هەڵخەری هیچ جۆرە مەرجەعیەتێک نەبوو. هەروەها خوازیاری هیچ جۆرە موریدێک نەبوو، هەمیشەش تەنیا وەکو کەسێکی ئاسایی لەگەڵ کەسانی بەرامبەریدا گفتوگۆی دەکرد. چەقی قورسایی ڕێنماییەکانی هاتنەدی ئەو گۆڕانکاریە ڕیشەیانەی کۆمەڵگە بوو کە تەنیا لە ڕێی ئاڵوگۆڕ پێکهێنان لە خودئاگایی تاکەوە دەتوانێت بەدی بێت. ئەوەی کریشنامۆرتی جەختی بەردەوامی لێ دەکردەوە پێویستی بە گرنگی خۆناسی پەیبردن بە پایەداریە ئاینیە دیاریکرا و جیاکەرەوەکان و مەرجبەندبوونی مایگەرایانە هەبوو. ئەو هەمیشە پێداویستی دەستبەجێی ئازادی و سنگفراوانی و دەستبەجێ وەگەڕخستنی ئەو وزە لە تەسەور نەهاتووە شاراوەیەی پانتایی فراوانی مێشکی وەبیر دەهێنایەوە. وا دەردەکەوێتە موزەیە هەمان سەرچاوە و کانگای داهێنانی خودی ئەو بووە و بۆ سەقامگیری پەیوەندی لەگەڵ کۆمەڵێکی ئاوا جۆرا و جۆری مرۆڤەکاندا وەک کلیلی چارەسەرکەر بووە. کریشنامۆرتی تا ساڵی 1986 واتە تا ساڵی کۆچی دواییشی بێپسانەوە لە سەرتاسەری جیهاندا لەگەڵ کەسانی تردا گفتوگۆی کرد. قسە و گفتوگۆ و دەستنووس و نامەکانی لە توێی زیاتر لە 60 کتێبدا کۆکراونەتەوە. ئامانج لە خۆناسی چییە؟ بۆچی بە دوای خۆناسیدا دەگەڕین؟ دەمانەوێت چ شتێک بناسین؟ خۆت دیانی چی؟ ناسینی خۆت چ دەردێکی ئێمە تیمار دەکات؟ ئایا لەم ڕێگایەدا ڕاستگۆین یان بە دوای سەرگەرمیەکی تازەدا دەگەڕین؟ بەم پێیە سەرەتا بەر لەوەی پێ بنێینە ئەم ڕێگا دووراوە دەبێت وەڵامی ئەم پرسیارانە بزانین. ئەگەرنا ماوەیەک لە کاتی خۆمان بە فیڕۆ دەدەین، ڕەنگیشە سەر لێشێوانێکی زۆرترمان بێت بە تووشەوە. زۆر بە سادەیی و بە کورتی مەبەستی ئێمە لە خۆناسی ئەوەیە کە ناکۆکیەکانی ناوەی خۆمان بناسین. ئەو ناکۆکیانەی ئارامیان لێ هەڵگرتوین و بەڵام ئایا ناسینی ئەم ناکۆکیانە دەردێکی ئێمە دەرمان دەکەن؟ وەڵامەکە بە دڵنیاییەوە و بە شێوەیەکی یەکجارەکی نەخێرە. بێگومان ئەگەر مەبەستمان بێت ناخی خۆمان بپشکنین، دەبێت لە جیهانی ناوەی خۆمان بە ئاگا بین و بزانین ڕەگ و ڕیشەی دڵە ڕاوچێکانمان لەکوێدایە. هۆکاری ترسەکانمان چین و ڕق و تووڕەییەکانمان لەکوێوە دێن. لەبەرەوەی ئەم میکانیزمە لە بوونی ئێمەدا دروست بووە، ئەمڕۆ ئێمە بەم تایبەتمەندیانەوە
ژیان دەبەینە سەر و ئەوانی تر واتە خەڵکیش لە دەوروبەرمان بەم تایبەتمەندیانەوە مامەڵەمان لە تەکدا دەکەن. هەرچەندە لێکجوداکردنەوەی هەستەکان و ئارزوەکان لە خۆناسیندا بڕێک بەلاڕێماندا دەبات، بەڵام ناچارین سەرەتا هەندێک بەلاڕێدا بڕۆین تا کاتێک هاتینەوە سەر ڕێگەی بنەڕەتی لە گەڕانەوە بۆ لاڕێکان خۆمان پارێزین. لە بنچینەدا بزاوتی ئێمە بۆ ژیان بزاوتێکە لەسەر فەلسەفەی بکوژە تا خۆت زیندوو بمێنیتەوە ڕاوەستاوە. ڕەنگە هەندێ لە لێکۆڵەران و خوێنەران ڕەخنە بگرن و بڵێن ئێمە ژیان وا نابینین. دەڵێن ئەوەی کە دەستی لە بربەرەکانی کێشابێتەوە نابێت چیدی بە ناکۆکی ژیان بەرێتە سەر و دەبێت لەگەڵ خەڵکیدا سازشی هەبێت. بوونەوەرێکی ئاوا بێڕق و کینەیە، هیچ ترس و تووڕەیی و سوکێتی تیادا نییە. مرۆڤێکە بێگرێوگۆڵ و بێسنوور هەست بە ئاسوودەیی دەکات و لە خۆوەڕا سەرمەست و دەم بە پێکەنینە. بەڵام ئایا لە دنیای ئێمەدا بەڕاستی دەتوانرێت لەم جۆرە کەسانە ببینرێن؟ بێ ئەوەی بمانوێت بە شێوەیەکی ڕەها قسە بکەین، دەڵێین ئێمەی مرۆڤ زۆر بەمان گرفتاری ناکۆکی و دەرگیری دەرونین، کەواتە دەمانەوێت دنیای شتە ناکۆکەکان بناسین و ئەگەر بکرێت خۆمان لەو ناکۆکیانە ڕزگار بکەین، تا لەم تەمەنەدا کورد و تیژ تێپەڕەدا تووشی ئەم هەموو ئازار و چەرمەسەریانە نەبین. ئێستا لەکوێوە قسە و باس لەمەڕ خۆناسی دەست پێ بکەین. تاقە دەروونناسێک کە ناکۆکیە ناوەکیەکانی مرۆڤی ڕێک وەک میناتۆرێک وێنەکێشاوە خات و کارن هۆرنایە. ئێمە سیستەمی دەروونناسیەکەی ئەو دەهێنین کە دەتوانێت لە دوجاردا لە خۆناسی ئێمەدا کاریگەر و بەسوود بێت. بەڵام هەر لەم هەنگاوی یەکەمەوە دەڵێن خات و هۆرنای بە حەز و ئارزوو هەستە ناکۆکەکانمان دەناسێنێت و میکانیزمی بەرگریەکانمان لە بەرامبەر خەڵکیدا نیشان دەدات و ڕیشەی تووڕەییمان ئاشکرا دەکات. هەروەها باس لە ناکۆکیە بنچینەییەکانمان دەکات کە بە کاکڵەی گرفتە ڕوحیەکانمانی دەزانێت و بە جۆرێک لە جۆرەکان لەمەڕ خودی ڕاستەقینە و خودی نمونەی قسە دەکات. پەردە لە ڕووی نافەرمانی لە خود و خۆ سەرزەنشتکردنەکانمان هەڵدەماڵێ. بێئارامی و دڵەڕاوکیەکانی خۆمانمان نیشان دەدات و بە ڕێگەیەک لە ڕێگەکان ترسەکانمان شیکار و شیتەڵ دەکات. لە ڕاستیدا بە ڕۆشنی لە مەڕ نیشانە و ئاکامەکانی ئەم ناکۆکیانەمان دەدوێت. سەرباری هەمووەمانە ئەوەی بەم سیستەمە خۆی دەپشکنێ و لە خۆی دەکۆڵێتەوە دوجار بە دەستی بەتاڵ دەگەڕێتەوە، چونکە ئەگەرچی خۆی دەناسێت زانیاری لەسەر هەستیاریەکانی خۆی بەدەست دێنێت. ترسەکانی خۆی بەڕوونی دەبینێت، بەڕوونی هەست بە خۆکەم زانین دەکات. لە کاتی خۆیدا میکانیزمەکانی بەرگری خۆی دەبینێت، ئەو ناکۆکیە ناوەکیەکانەی خۆی دەبینێت کە لە کێشمەکێشی ئەم حەز و ئارزوو هەست و باوەڕانەوە ڕوودەدەن. کەچی هیچی لەدەست نایەت، واتە تەنها لە کۆتایی ڕێگەکەدا سەیر دەکات، ڕێگاکەی ڕووناک کردوتەوە و ئەم دیاردە خەیاڵیانە دەبینێت و لەم ناسینەی خۆی سەرسام دەبێت. بەڵام ئەم ناکۆکیانە هەروە لە جێی خۆیاندا ماونەتەوە هێندە نەبێت کە بە جۆرێک لە جۆرەکان لە بوونیان ئاگادار بۆتەوە. جارێک لە خاتوکارن هۆرنای دەپرسن ئێوە ئەم هەمووە لەمەڕ تایبەتمەندیە دەرونیەکانی مرۆڤ قسە دەکەن و زۆر وردیش دەدوێن و ڕەنگە جگە لێوە هیچ توێژەرێکی دەرونی نەیتوانی بێت بەم جۆرە قوڵە بە وردەکاریەکانی ناوەی مرۆڤدا ڕووچوو بێتە خوارەوە. بەڵام ئەی بۆچی لە مەڕ ڕێگەی ڕزگاربوون لەم ناکۆکیانە نادوێن؟ خات و هۆرنای لە وەڵامدا دەڵێت هەر ئەوەندەی ناکۆکیەکانی ناخی خۆت ناسی ئەوە خۆی لە خۆیدا دەرمانە. خات و هۆرنای لە بەریەک هۆ ڕاست دەبێژێ، ئەویش ئەوەیە کە ناسین زەمینەی چارەسەرکردن ئاسان دەکات.
بەڵام ناکرێت ئەوە قبول بکرێت کە ئەمە کتومت چارەسەرەکە بێت، چونکە زۆرێک لەو کەسانە کە بۆ ناسینی ناکۆکیە ناوەکیەکانی خۆیان سوود لە دەروونشیکاری وەردەگرن نەخۆشن، لەبەرەوەی هەمووان دووچاری ئەم ناکۆکیانن. بەم پێیە ئەم وشەیە لە ڕووی دڵنیاییەوە بەکار دەهێنم. بۆ چارەسەرکردنی خۆیان سوودیان لەم سیستەمە وەرگرتووە، سەرنجام دووچاری سەرلێشێوان بوون. ئەم شێوازە ڕێک دەمخاتە یادی کتێبی سیزیفی ئەلبێر کامۆ یان چیرۆکی ئەو مێرولەیەی کە بەو پەڕی ناخۆشیەوە دەنکە تۆوێک تا سەری سەرەوەی دیوارێک دەبات و دووبارە دەنکە تۆوەکە لەسەرەوە دەکەوێتە خوارەوە و ئەم کارە هەزاران جار دووبارە دەکاتەوە و هەمیشە سەرسامە کە بۆچی کارەکە کۆتایی نایەت. لە سیستەمی دەروونشیکاری خات و هۆرنایدا هیچ کاتێک کار کۆتایی نایەت و هەمیشە مرۆڤ لە سەرەتای کارەکەدایە. ئەگەرچی زانیاری گەلێکی دەربارەی پێکهاتی دەرونی خۆی و خەڵکی بەدەستهێناوە. هەندێک جاری شەوانەی تووتی ئاسا سوودی لێوەردەگرن لە هەموو تاقیکردنەوەیەکدا ڕوبەڕووی شکست دەبنەوە. سەرجەمی سیستەمە دەروونشیکاریەکەی خات و هۆرنایی لە کتێبی ناکۆکیەکانی ناوەماندا دەبینین کە زۆر ڕوون و ڕاشکاوانە هاتووە. کورتەکەی ئەوەیە کە ڕەگ و هەستەی تووڕەیی لە منداڵدا لەلایەن کەسانی دەوروبەرەوە دروست دەبێت. بەم واتایە بەهۆی سوکایەتی و سوککردن، ترساندن، ستەم، زۆر لێکردن، زۆر بڵێیی، سەختگیری، گوێنەدان بە لاوازیە سروشتیەکانی منداڵ و حەز و ئارزووە تایبەتیەکانی متمانە بەخۆ و بەبوونی سست و لاواز دەکات. هەموو مەسەلە ئاڵۆزە ڕۆحیەکان کە دواتر سەراسەری ژیانی کەسی تووڕە خراپ دەکات لە ڕەوتێکی ئاوها سادەوە دەست پێ دەکات. منداڵ پاشی ئەوەی تۆوی ناکۆکی سەرەکی تیا دروست بوو، بۆ ئەوەی لە ئازاری کەسانی دی بەدوور بێت سێ ڕێگە بەکار دەهێنێت. یان سۆسخواز دەبێت، واتە بە پێی دڵخوازی کەسانی دی ڕەفتار دەکات، یان دەبێتە کەسێکی مەزنی خواز، واتە حەز و ئارەزوو حاڵاتی ئازایانە بە دەموپلی لە قسەکردندا دەنوێنێ. یاخود گۆشەگیر دەبێت، واتە بۆ هەڵاتن لە ئازاری کەسانی دی پەنا بۆ گۆشەیەک دەبات و بازنەی پەیوەندیەکانی خۆی زۆر سنووردار دەکاتەوە. ناکۆکی بنەڕەتیش لە دەرونی منداڵدا لە بەریەککەوتنی ئەم سێ حەز و ئارەزووەوە سەرهەڵدەدات، هاوکاتیش منداڵ ڕق و تووڕەیی خۆی سەرکوت دەکات و حاڵەتێکی ئاڵۆزی دڵەڕاوکێیەکی هەمیشەیی پەیدا دەکات. لەم بێنە و بەرێدا منداڵ بۆ ئەوەی لە نافەرمانیکردنی خۆی و خۆ سەرزەنشتکردن پارێزراو بێت، خودێکی نمونەیی بۆ خۆی دروست دەکات، بۆ ئەوەی لە ئازاری دەرونی خۆی دوور بخاتەوە و تا ئەو شوێنەی کە بتوانێت هەوڵ دەدات خودە واقعیەکەی خۆی لەبیر بکات. ئاشکرایە لەم ڕێگایەدا سەرکەوتوو نابێت، چونکە مرۆڤ لەگەڵ خودی واقعیدا دەژی، یان هەمیشە ناچاری ڕوبەڕووبوونەوەیە لەگەڵ خودی واقعدا. هەڵاتن لە خودی واقعی مەحاڵە. ئەمە شتێکە تەنها لە بۆشاییدا دەشێت، شوێنێک کە کەسی تیانە بێت. لاساری دەرهەق بەخۆی هەر لەم ناکۆکیەوە دێتە ئاراوە یا تون دەبێتەوە. لەبەرەوە منداڵ ناتوانێت خواست و حەز و ئارەزوو و ئاواتەکانی خودە نمونەیەکەی بەدی بهێنێت. ئەمەیە کە هەمیشە چەپێنرا و ترسێنرا و دەمێنێتەوە و ڕۆژ بە ڕۆژ بێمتمانەتر دەبێت بەخۆی و ئەم جۆرە هەستی خۆ بەکەم زانینە لەودا ڕەگێکی قوڵ و مکۆم دادەکوتێ. ئەم پێکاتە بەرگریەی منداڵ ئاکامگەلێکیشی بەدواوەیە، ئەویش جۆرەکانی ترسە، حەساسیەتەکانە، زوو زیزبوونەکانە، تەمەڵی و سستیەکان و پێشنەکەوتنی واقعیە، لاوازی ویست و بڕیارە، ناڕەزایەتیە لە ژیان، حەسوودی زۆرە، ڕەزیلیە. لە هەمووی گرنگتر ئارەزووە سادیەکانە،
کە لە مرۆی تووڕەدا دەردەکەوێت لەبەرەوەی خۆی لە هەمووان بە زەبر پێکەوتووتر دەزانێت. با دووبارە بگەڕینەوە بۆ سەرەتای بابەتەکە. خات و وەرنای سەرباری لێوەشاویەکەی لە ناسینی تووڕەییدا هەستی بەوە نەکردووە یان نەیزانیوە کە پاشەوەی مرۆڤ لە میکانیزمەکانی بەرگری خۆی و شوێنەوار و کاردانەوە دەرونیەکانی خۆی لەم جیهانە شێوا و بەسەر یەکدا ترشا و بێ پێوەرە ئاگادار بووەوە دەبێت چی بکات. خات و وەرنای دەیەوێت بە ناسینی مرۆڤ یان دەروونشیکاری مرۆڤ هاوسەنگی واقعی بۆ مرۆڤ بهێنێتە ئاراوە کە مەحاڵە. لەبەرەوەی مرۆڤ خۆی بەم خەسڵەتانەوە گرتووە و لەسەریان ڕاهاتووە. هەر بە دەوری خۆیدا دەسوڕێتەوە و خول دەخوا لەگەڵ ترس، ڕق، حەسوودی، تووڕەیی، بێزاری، چاوچنۆکی و چەندین تایبەتمەندی تری لەو چەشنە. شتێکی ترەوەیە کە خات و هۆرنای ئەم شوێنەوار و تایبەتمەندیانە بە حەقیقەت دەزانێت. سێیەم ئەوەی کە ئوسوڵەن چۆنی دەشێت مرۆڤ دەگەڵ ئەو ئایدیاڵانەی کۆمەڵگەی ئەمڕۆ لەبەر پێی ئەو دادەنێت و هان و دنەی دەدات دەستیان بۆ درێژ بکات. لە دڵەڕاوکێ، نیگەرانی، ڕق، تووڕەیی و نەفرەت بە دوور بێ. واتە ئایا ئێمە دەبێت تا دوایین ڕۆژی ژیان بە تەڵقیندادان خۆمان سەرگەرم بکەین؟ ئەگینا مرۆڤێک کە لە ناکۆکی هەمیشەییدایە لەگەڵ چواردەورەکەی چ ناکۆکی ناوەکی و چ ناکۆکی دەرەکی ئەم مرۆڤە چۆنی دەتوانێت ئاسوودە و ئارام بژێت. دوژمنایەتی و دژایەتی لە ژیانی ئەودا لە چار نەهاتووە و بەرئەنجامی ئەم دوژمنایەتیەش واتە ترس، نیگەرانی، دڵەڕاوکێ، کینە، نەفرەت، تۆڵەسێنی، پیلانداڕێژی، خۆخۆری، هەستی ستەملێکراوی، هەستی کەمێتی و هەمیشە مرۆڤ کاردانەوە گەلێکی میکانیکی لە بەرامبەر ئەم هەستانەدا هەیە. ئیدی مرۆڤ دۆستی مرۆڤ نییە. ئایا دەروونشیکاری یاخود شیکاری دەبێت تا کۆتایی تەمەن درێژەی هەبێت؟ ئەمەیان دژی مەبەستە کەواتە دەبێت کەی مرۆڤ بەڕاستی بژێت. گۆڕینی ڕوانگە بۆ ژیان. مرۆڤ دەبێت ڕوانینی خۆی بۆ ژیان بگۆڕێت. ئەمە سەرەتا و کۆتایی خۆناسینە. مرۆڤ دەبێت ڕوانینی بۆ خۆی بگۆڕێت، هەروەها تێڕوانینی بۆ کەسانی دیش بگۆڕێت. ئەگەر تا ئێستا بە پێشداوەری و قەزاوەت حکمی لەوە و پێشەوە دەیڕوانیە خۆی یان کەسانی دی، ئەوە ئێستا و دوابەر بەم ڕەوەندە فکری و هزریە بگرێت. بە یەکجاری دەست لەم هەموو دەربڕین و لێکدانەوە و شیکردنەوە و شیکارکردنە هەڵبگرێت. مرۆڤ پێویستی بە یەک گۆڕان و ئاڵوگۆڕی شۆڕگێڕانە هەیە، شۆڕشێک کە پێودانگێکی تێدا نییە و لە هیچ قوتابخانەیەک یان سەرچاوەیەکەوە خۆراک وەرناگرێت. مرۆڤ دەبێت کەسایەتی خۆی لە بەرچاو نەگرێت و خۆی لە هەموو ڕابردووی خۆی پاک بکاتەوە و خۆی لە هەموو تایبەتمەندیەکانی ڕوود بکاتەوە. مرۆڤ دەبێت دەست لە بوون بشوات. خۆشیکاری بەشێکە لە بوونی مرۆڤ. ڕێککردنەوەی کەسایەتیە، یاریکردنە بە خەیاڵ و وێنە، سەرگەردانیە لە نێو بەهاڕێژەیی و گۆڕا و ناکۆکەکاندا. مرۆڤ دەبێت پێداویستیە دەرونیەکانی خۆی کە بە شێوەیەکی مەرجبەند هاتوونە ئاراوە پشتگوێ بخات یان خۆی بخاتە هەلومەرجێکەوە کە نەیەوێت وەڵام دەرەوەی پێداویستیە عەسەبیە دەرونیەکانی خۆی بێت. واتە ڕێگەی مەرجبەندبوونی شەرتی شودەن مێشک بگرێت. چونکە مرۆڤ بە قوڵی بە ڕابردوویەوە گرێدراوە. تێگەیشتن لەم ڕاستیە ڕێگەی خۆناسین ئاسان دەکات. مرۆڤ دەبێت پێوەرەکان تووڕ هەڵدات. مەبەستە و پێوەرانەیە کە هۆکاری سەرەکی ناکۆکیە دەرونیەکانی مرۆڤن لە سەرتاسەری جیهاندا. سەرقاڵبوون بە تیۆریەکانی دەروونناسیەوە مرۆڤ بەخۆی
ناناسێنێت، بەڵکو مرۆڤ لەگەڵ گریمانە و تیۆری گەلێکدا ڕێدەکات، واتە دیسان بە ڕێگەیەک لە ڕێگەکان مرۆڤ گرێ دەداتەوە. لە حاڵێکدا کە مرۆڤ بۆ ئەوەی خۆی بناسێت دەبێت خۆی لە گرێدانەوە بە دنیاوە ڕزگار بکات و دوور لە خەیاڵات و گومان بژیت. لە ڕاستیدا قوڵڕۆچوون بە نێوخوددا یاریکردنە بە خەیاڵ. خۆ ئەگەر زیادە ڕۆیمان نەکرد بێت ئاوا دەبێت بڵێین لووتکەی خۆناسی لە دەروون شیکاریدا کە لەگەڵ قوتابخانەکەی خات و هۆرنایدا پەیوەندی هەیە هەر هەمان یاریکردنە بە خەیاڵ و تەوەهومات. پێویستە وەش بڵێین کە خۆناسی دەبێت بێتە مایەی گۆڕینێکی بنەڕەتی لە کۆمەڵگەدا. خۆ ئەگەر پێکهاتە کۆمەڵایەتیەکان هەر بەم شێوەیە بمێننەوە ئاوا جۆرە تەنهایی و خەڵوەتێک بۆ ئەو مرۆڤە دروست دەبێت کە دەیەوێت دوور لە دەروونناسی لەگەڵ عیرفاندا بیباتە سەر. هیچ گرفتێکیش نییە، چونکە پێداویستی ڕاستەقینەکانی مرۆڤ وەڕوو دەکەون. مرۆڤ چیدی وابەستەی پێداویستی عەسەبیەکان دەماریەکانی خۆی نابێت. مرۆڤ لە ڕەوەندی خۆناسیدا لە ناخی خۆی ئاگدار دەبێتەوە و هەز دەکات لە مێشکی خۆیدا سەنتەرێکی پێکهێناوە کە بە تەواوی گوێڕایەڵێتی. هەڵبەتە ئەم سەنتەرە کە لە پێشەوە دروستکراوە کەم و زۆر بە تێپەڕبوونی کات دەگۆڕێت، بەڵام کەرەستەی سەرەتاییەکان جێگیرن. مرۆڤ لە ڕەوەندی خۆناسیدا بۆی دەردەکەوێت کە وێنەگەلێکی زەینیانەی لەبارەی ئەوانی ترەوە هەیە. وێنەگەلێک کە دروستکراوی سەنتەرەکەیە، وێنەگەلێک کە مرۆڤ بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەوانی دی خوڵقاندوونی. ئیدی ئەوەی کە مرۆڤ تێڕوانینێکی زەینی بۆ خۆیشی هەیە، بەم پێیە ئەم تێڕوانینەیە کە دەربارەی خۆی داوەری دەکات. مرۆڤ لە ڕەوەندی خۆناسیدا تێدەگات گرێدراوی ئایدیۆلۆژیا و باوەڕە. دابوونەریتە کۆمەڵایەتیەکان تا سەر ئێسقان ئەویان جڵەو کردووە و لەگەڵ بەهاکانی کۆمەڵگەی خۆیدا ئولفەتی هەتاهتایی گرتووە. ڕەچاوکردنی ئەم بەهایانە بۆ ئەو حکمێکی ئیجباری و بە زۆری پەیدا کردووە. مرۆڤ تێدەگات کە زۆرێک لە ناکۆچیە ڕۆحیەکانی ئەو ئەمڕۆ ئیدی ملکەچکردنە بۆ باوەڕگەلێک کە ڕەسەنایەتیان نییە و دەست و پێگیرن و مرۆڤ لە ترسی ئەوانی دی ناچاری ڕەچاوکردنیانە. مرۆڤێک کە خاوەنی بەهای تایبەتی خۆیەتی و دەیوێت بەپێی ئەو بەهایانە نەژی کە لەو کۆمەڵگایانەدا هەن، دەبێت لە ڕێگای دەروونشیکاریەوە دەست بە خۆناسین بکات. لەبەرەوەی پێویستی بە سەرگەرمی و سەرقاڵی هەیە، بەڵام مرۆڤێک کە دەیەوێت بە شێوەیەکی یەکجاری لە نەهامەتیە دەرونیەکان و ئازارە دەرونیەکانی خۆی ڕزگاری بێت، جگە لە پاڕانەوە و پەنابردنە بەرخۆ پاکشکردنەوە هیچ چارەیەکی نییە. عیرفان خۆ پاڵاوتنی مرۆڤە لە من یان لە سەنتەر. هەڵاتن لە خود. هەمومان و هەریەکەمان بە جۆرێک لە خود هەڵدین. خود لە بوونی ئێمەدا بوونەوەرێکی وەڕسکەرە و ناهێڵێت ساتێک ئارام بگرین. بە شێوەیەک دەژین کە بوونی خود بۆ ئێمە مەسەلەیەکە زۆر سروشتی. خودمان بەهێز، بەدەسەڵات، کاریگەر، سەرکەوتوو، لە شکان نەهاتوو دەوێت. بەڵام هەرگیزا وەرگیز و بە درێژایی ژیانی خۆمان نایبینین. تەنانەت ڕۆژێک و بگرە سەعاتێکیش ڕۆحیەتمان ئارام و بێگرێوگۆڵ نابێت. بەردەوام لە ناکۆکی و یەکنەگرتنەوەدا ژیان دەگوزەرێنین، هەم لە دژایەتیکردنی خوددا، واتە بەشگەلێک لە خود لە دژایەتی بەشەکانی تردایە. سەرباریەوە شەرەم خودە لە ململانەی هەمیشەییدایە لەگەڵ کەسانی دیدا. ڕەنگە کەم کەس هەبێت پەی بەو ڕاستیە بردبێت کە ژیانی ڕاستەقینە جیاوازە لەو یاریانەی شەو ڕۆژ خود دەیان کات. ڕەنگە کەمتر لە خۆمان پرسین، ئایا ئەمەی ئێمە دەیگوزەرێنین ژیانە یان جۆرە تاوان و گوناهێکە؟ ئایا ژیان ئەمەیە؟ ئەم پرسیار لە خۆکردنە پێشکەوتنێکی گەورەیە کە بۆ ئازادی خود لە چنگی خەیاڵات و تەوەهومات بەدەستمان هێناوە.
بەڵام ئێمە لە جیاتی ئەوەی ئەم پرسیارە لە خۆمان بکەین دێین لە خۆمان هەڵدەین. هەڵاتن لە خود بۆتە بەشێکی جیانەکراوەی ژیانی ئێمە، بە هەزاران ڕێگە و شێواز لە خود هەڵدەین تا ژەهر و تاڵی ئاکام و بەرەنجامی دەستپێشخەری و خەیاڵاتەکانی واتە دەستپێشخەری و خەیاڵاتەکانی خود نەبینین. ئەمەش بێ ئاگا لەوەی کە بۆ هەر لایەک هەڵدەین خود بە هەموو ناوەڕۆک گرفتاری سەرگەردانی و وەڕزکردنەکانیەوە لەگەڵمان دێت. لەبەر ئەمەیە لە هەرکوێک بین نیگەرانین. ئەم نیگەرانیە بەشێکە لە تایبەتمەندی و بەرژەوەندیەکانی خود. هەر لە بنەڕەتەوە خود لەگەڵ ئەم بەرژەوەندیانەدا دروست بووە، هەوێنی خودیش هەر ئەمانەیە. کەواتە هەڵاتن لە خود بیاکامە. دەبێت خود بناسین و بەناسینی خود سنوورەکەی تەسکتر بکەینەوە و بە شێوەیەک لە شێوەکان تا ئەو شوێنەی کە دەست دەدات لە دەست خود ڕزگارمان بێت. لە ڕاستیدا بە ڕزگاربوون لە خود لەو زیندانەی کە بە ناوی ژیانەوە دروستمان کردووە دەربازمان دەبێت. دەبینە بوونەوەرێک بێگومان لەگەڵ ئەوانی تردا جیاوازیمان دەبێت و ژیان بەو شێوەیە نابینین کە ئەوان دەیبینن. زمانێکمان دەبێت واتە جۆرێکی تر دەدوێین. چاوی ئێمە بەو شێوەیە نابینێت کە خەڵکانی دی دەیبینن. گوێی ئێمە بەو جۆرە نابیستێت کە کەسانی تر دەیبیستن. بەبێ خود یان خودێک کە لەگەڵ بەهاکاندا بێگانەیە، جا چ باش بێ یان خراپ. ژیانی ڕاستەقینە تاقی دەکەینەوە. بەبێ خود چی دی لەبارەی دڵڕاوکیەوە شتێک نازانین، هیچ شتێک لە ڕق و کینە تێناگەین. لە نائارامی دەرونی ڕزگار دەبین و بەستەبوونی ئێمە بۆ مرۆڤ و بێگیان لە ناو دەچێت. دەبینە مرۆڤێک کە کەم تا زۆر سربەخۆیە و لە واتای سربەخۆیی مرۆیی تێدەگەین. ئەو شتەی کە لە منداڵیەوە بە نرخێکی هەرزان تاڵان فرۆشمان کردو. لە حاڵەتێکی وادا هەڵاتن لە خود واتای خۆی لەدەست دەدات. دەبینە بوونەوەرێک ئارام و ئاسوودە بۆ هەڵاتن لە خود و لەو شوێنەی کە تیایداین هۆکار و پاڵنەرێکمان چنگ ناکەوێت. کات بۆ ئێمە مانایەکی تایبەتی دەبێت. مانای کات کە بۆ مرۆڤگەلی مەرجبەند بوو گرنگ و پێویستە لە دید و مێشکی ئێمەدا دەمرێت. چیدی کات دابەش ناکەین بۆ کاتی جەنگیز، مەغۆڵ، تەیمور، هێتلەر و ستالین. ئەم دابەشکاریە تەنیا بۆ خەڵەتاندنی خود خەڵق بووە. هەز دەکەین لە ناخی ئێمەشدا جەنگیز و مەغۆڵێک شاراونەتەوە. تەنیا جیاوازی ئێمە لەگەڵ جەنگیزە ڕاستەقینەکەدا ئەوەیە کە جەنگیزەکەی ناوناخی ئێمە نوستووە و حاڵی حازر بوار و هەلی دەرکەوتنی نییە. ئیدی نیشانەکان لە سەرکات و شوێنەکان هەڵدەگرین. جەنگیز هەرگیزا و هەرگیز و بەتەنها خۆی نەبووتە ئەنجامدەری ئەم هەموو تاوانە. کاسێتی یەکەم، دیوی دووەم. ئەوە ئێمە بووین کە لە لەشکرەکەی جەنگیزدا بە بیانووی بیر و باوەڕ و وڵات و دەسەڵاتەوە مرۆڤمان کوشتووە و ئەم ڕۆژ لە لەشکرێکی تردا سەرقاڵی هەمان کاری قێزەونی. ڕەنگی هەنگاو هەڵهێنانەوەکانمان گۆڕاوە. بیانوەکان هەمان شتن. ئەمڕۆ هەوڵەکانی ئێمە شکڵیان گۆڕیوە و لە شوێنە جیاوازەکاندا بە شێوە و شێوازی تر شەڕ لە دژی مرۆڤەکانی تر درێژە پێدەدەین. شەڕی مرۆڤ لە دژی مرۆڤ درێژەی هەیە. ژیانی ئێمە بەبێ ئەم شەڕ و مشتومڕانە مانایەکی نییە. لەم ڕێگەیەوە مانا بە ژیانی خۆمان دەدەین. ڕەنگە گەر ڕۆژێک ژیانمان لە هەوڵ و شەڕ و شۆڕ بەتاڵ بێت، ئەوە ماندوو ناومێت بین. چیرۆکی خەماوی ئێمە ئەمەیە. کێشەکە خودە. گرفتەکە خودە، واتە ئەو مەسەلەیە کە ئێمە خۆمان بە ناوی منەوە دروستمان کردووە. خود ئێمە سەرگەردان دەکات. ئێمە تەنیا سەرگەردانیەکانی خۆمان دەبینین. دڵڕاوکەی خۆمان دەبینین. دڵنیگەرانیەکانی خۆمان دەبینین. ناومێدی و ڕەشبینیەکانی خۆمان دەبینین. لە خۆبایی بوون و فیزی خۆمان دەبینین. نەفرەت و ڕقەکانی خۆمان دەبینین. هەموو ئەمانە دەبینین. بەڵام ئەو بوونەوەرە نابینین کە سروشتەکەی هەر لەمانە پێک هاتووە و
ئاوارەی وڵاتانی جۆرا و جۆرمان دەکات. بۆ هەستکردن بە ئاسوودەیی لەم شوێنەوە بۆ ئەو شوێنی تر دەڕۆین، بەڵام کارەکەمان چارەسەر نابێت. لەم کار بۆ ئەو کار دەگەڕێینەوە، بەڵام نیگەرانیەکانمان هەروە دەمێنێتەوە. لەم هاوسەر بۆ ئەو هاوسەر بادەدەینەوە کەچی کێشەی پەیوەندیەکانی ئێمە چارەسەر نابێت. ئێمە هەرگیز پرسیار لە خۆمان ناکەین کێشە بنەڕەتیەکە لەکوێدایە. ئێمە بە دوای چیەوەین؟ لە چی دەگەڕێین بۆ ناگەین بە ئارامی و ئاسایش؟ پرسیاری بنەڕەتی ئەوەیە کە بۆچی هەرگیز ئەم پرسیارە لە خۆمان ناکەین. تاکە شێوازێک کە لەم ڕاستیانەدا هەڵی دەبژێرین هەڵاتنە. ژیانی ئێمە دەبێتە هەڵاتن. هەڵاتن بۆ کوێ و لە چی؟ ئەوەی کە دەڵێن بۆ هەرجیەک دەچیت ئاسمان هەمان ڕەنگە، ماناکەی ئەوەیە تۆ بۆ هەر شوێنێک بڕۆیت خودەکەت لەگەڵ خۆتدا دەبەیت و ئاسمان بە هەمان شێوە دەبینی و هیچ لە مەسەلەکە ناگۆڕێت، چونکە تۆ هیچ نەگۆڕاوی. تۆ خۆت بە هەمان شێوە دەوێت و بە هەمان شێوەش دەمێنیتەوە. بە کورتەکەی هەڵاتن لە خود هیچ کێشەیەک چارەسەر ناکات. دەبێت خود بناسین و پێویستیە عەسەبیەکانی خود بناسین. دەبێت گرفتاریەکانی خۆمان بناسین. دەبێت نەخۆشی و دەردەکانی خۆمان بناسین. دەبێت پێشهات و ئاسەوارەکانی خۆمان بناسین. بە تێگەیشتن و ناسینی ئەم تایبەتمەندیانەیە کە خود بە تەواوی دەناسین و دەتوانین لە وەڕسکردنەکانی دەرباز بین. لەم ڕێگەیەدا پێویستیمان بە ئیرادەیەکی پۆڵاین هەیە. دەبێت هەست بە زەڕوڕەتی ڕزگاربوون لە دەستی خود بکەین. دەبێت لە دەست وەڕسکردنەکانی خود بەتەنگ هاتبێت. دەبێت خوازیاری ژیانێکی بێگرێوگۆڵ بین. دەبێت خۆگرتن بە دڵەڕاوکێ و نیگەرانی و سەرقاڵیەکانی خۆمان لە گۆڕ بنین. دەبێت لەم ڕێگەیەدا کۆشش بکەین و لە جیاتی هەڵاتن لە خود لە کۆمەڵێک هەڵبێین کە هێز و توانا دەداتە خود، گرنگی دەداتە خود، نرخ دەداتە خود و هانت دەدا کە خودێکی بەهێز و پتەوت هەبێت. دەبێت دەست لە کۆمەڵێکی وایی بشۆریت. دەبێت لەم مەیدانەدا بچینە دەرەوە. ئێمە خۆمانمان بۆ دەرخستن دەوێت. ئێمە خۆمانمان بۆ ڕازیکردنی ئارەزووە سەرکوتکراوەکانمان دەوێت. ئێمە خودمان بۆ ئەوە دەوێت تا پەسەندمان بکەن، پێشوازیمان لێ بکەن. ڕاستیەکەی ڕۆژێ خود بۆتە مایەی ئازاری ئێمە. ئەم ڕۆژ ئێمە دەمانەوێت بێتە مایەی سەرفرازی و سەربڵندیمان، لە حاڵەتێکدا کە هەموو ئەمانە یاری و گەمەی خودن. دەبێت لە فێڵ و تەڵەکەکانی خود ڕزگار بین و لە گەمەکانی خود دەرباز بین و هیوامان بە خود نەمێنێ. پەیوەندی بە هاوخوو. ئێمە ناتوانین بە هاوخوو واتە عادەت پێکەوە کۆ بکەینەوە. یانی چی؟ عادەتە و شتەیە کە ئێمە لە سەردەمی منداڵیەوە خومان پێوە گرتووە و هەز دەکەین ناتوانین خۆمان لە دووبارەبوونەوەی بدزینەوە. خۆکانی ئێمە تەنانەت دەشێت بەرەنجامی غەریزەکانمان بن. دەتوانین زۆرێک لە عادەتەکانی خۆمان بژمێرین. ئێمە لەم گوتارەدا کارمان بەسەر ئەو عادەتانەوە نییە کە هزر و زنجیرەی بیرکردنەوەمان تێک نادەن. مەبەستی ئێمە لێکۆڵینەوەی عادەت گەلێکە کە لە کلتوری کۆمەڵگەیەکدا بە بەهایەکی باش ناژمێرێت. ئەمەیە کەسەکە هەم دەست دەکات هەم هەست دەکات ناتوانێت واز دەوخووە بهێنێت، هەم لەوەی کە عادەتی ئەو پێچەوانەی بەهای کۆمەڵایەتیە، یان پێگەی کۆمەڵایەتی و کاری ئەو تێکەڵ و پێکەڵ دەکات. هەستێکی ناخۆشمان لا دروست دەبێت. بۆ نمونە کچێک کە زۆر کۆمەڵایەتیە یان لە ڕادەبەدەر قسە دەکات یاخود ناتوانێت بەهاکانی کۆمەڵگەیەک وەکو پێویست لە بەرچاو بگرێت، لە ڕووی دەرونیەوە لەگەڵ بەها تایبەتیەکانی ئەو کۆمەڵگەیەدا لە ناکۆکیدا دەبێت. دەژاکێ و تووشی شێوان دەبێت. دەبێت هەمیشە ئاگایی لە ڕەفتار و گفتاری خۆی بێت. ئەم ناکۆکیە کە هەڵقوڵاوی بەریەککەوتنی بەهاوخووە هەمیشە ئەو ئازار دەدات. بەها کەم و زۆر لە بیر و باوەڕەکانی کۆمەڵگەوە سەرچاوە دەگرێ.
سونەتەکانی کۆمەڵگە وەک بەها کۆمەڵایەتیەکانی ئەو کۆمەڵگەی لێدێت، بەهاکان زۆربەی کات ڕوویەکی پیرۆزکراویش وەردەگرن. حکومدانی خەڵک لەسەر تاکەکان هەڵقوڵاوی ئەم بەهایانەیە. ئێستا کە خوو پێچەوانەی بەهای لێدەرچووە دەبێت کەسەکە چی بکات؟ هەنگاوی یەکەمەوەیە بە ڕۆشنی لەم ڕاستیە تێبگەین. هەندێک لە خۆکانی ئێمە هەندێک جار لە بەرامبەر بەها سەقامگیرەکانی کۆمەڵگەکەماندان. پەیبردن بەم واقعیەتە بڕێک و زەمان دەداتێت تا بەسەر گرفتەکانی ناخی خۆماندا زاڵ بین. دەبێت لە خۆمان بپرسین ئایا بەها کۆمەڵایەتیەکانی ئێمە پیرۆز و ڕەها و سەرمەدین؟ دەبێت وەڵامی ئەمە بدۆزینەوە. چارەسەری کێشەکە لە وەڵامدانەوەی ئەم پرسیارەدایە. ئایا ڕەوابووە چەندین جار باجی ئەم بەڕێکەوتن و ئەم بەریەککەوتن و ناکۆکیەمان داوە؟ دەبێت چی بکەین؟ خۆڵق و خوی خۆمان بگۆڕین یاخود چاوێک بە ڕەوایەتی بەهاکاندا بخشێنینەوە. بۆ ئەوەی لە ناکۆکی دەرونی دەرباز بین دەبێت ڕێگەیەک بگرینە بەر بۆ ئەمە بەستەش پێویستە لە بەهاکان کۆڵینەوە و بزانین داخۆ پێشێلکردنی ئەو بەهایانەی ئەوەندە ئێمە ئازار دەدات لە کۆمەڵگەکانی تریشدا دەبێتە مایەی ئازاردانی خەڵکی. هەندێک جار سەرنج دەدەین بەم شێوەیە نییە، واتە بەها ڕێژەییە و ڕوویەکی ئەبەدی و ئەزەلیشی نییە. بەهایەک لە کۆمەڵگەیەکدا پیرۆزە لە کۆمەڵگەیەکی تردا ڕێک بە پێچەوانەیە، کەواتە باچیدی خۆمان بەهۆی لە بەرچاو نەگرتنی بەهایەک سەرزەنش نەکەین. زۆر گرنگە لە سەرگەردانی بێینە دەرەوە و شەڕ بە خۆمان نەفرۆشین، واتە نەڵێین تاوانمان کردووە. بەم شێوەیە لە جۆرە ناچاریەکی دەرونی ئازاد دەبین، دەست لە خۆ ئازاردان هەڵدەگرین. کاتێ لە ناچارکردنی دەرونی بۆ وازێنان لە خویەک ڕزگار بووین، بەرهەڵستیە دەرونیەکانیش بۆ لە نێوبردنی ئەو خووە نامێنن. ئەمە زۆر گرنگە. باش سەرنجی بدەنێ کاتێ ئێمە سەرباری حەزی دەرونیمان دەمانەوێت واز لە خویەک بهێنین، خێرا لە ناوە هەست بە بەرهەڵستیەک دەکەین. بەڵام کاتێ دانانیشین تا خۆکەی خۆمان هەڵسەنگێنین و حکمی لەسەر بدەین و خوەکەی خۆمان بە ناشرین ناژمێرین و لە دەست قامچی خۆ سەرزەنشتکردن ئازاد دەبین. ئەو کاتە دەتوانین بەویستی خۆمان نەک بە تۆبزی واز لە خوەکەی خۆمان بێنین، ئیدی بوون و نەبوونی خوەکە بەلامانەوە وەکێکە. بۆ وازێنان لەو خوە هەست بە گوشاری دەرونی ناکەین. ئەم بێدەربەستیە دەبێتە مایەی ئەوەی چیدی مێشک بە دووبارەکردنەوەی خوەکە خۆی ڕازی نەکات. دیوتانە کاتێ منداڵەکەتان لە کارێک وریا دەکەنەوە بۆ ئەنجامدانی ئەو کارە حەزێکی تیا بێدار دەکەنەوە. بە شێوەیەکی لائیرادی پەیامێک دەدەنە منداڵەکە کە ئەم کارە بکە. منداڵم پەیامە وەردەگرێت و زەینی بەم پەیامەوە سەرقاڵ دەبێت. ناچارکردنێک کە لەم پەیامەدا شاراوەیە دەبێتە مایەی ئەوەی کە منداڵ بۆ ئەنجامدانی ئەم کارە هان بدرێت. کەواتە سەرەتا دەبێت بەها لە ڕەهابوون دەربێنین و قورسایی و گوشارەکەی کەم بکەینەوە، یان بە شێوەیەکی گشتی لە قورساییەکەی کەم بکەینەوە. سەرنجام ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە خوەکەیشمان بۆ گرنگ نەبێت. کە خوەکەشمان بۆ گرنگ نەبوو ئیدی دەست لە ئازاردانی خۆمان هەڵدەگرین لەوەی کە بەهایەکەمان ژێر پێ ناوە خۆمان سەرزەنشت ناکەین. دەزانن هەرم سەرزەنشتکردنەی خود لە ڕووی دەرونیەوە چ هاوسەنگیەک دەدات بە ئێمە و بۆ تەندروست هێشتنەوەی کۆمەڵ چەندە بەسوود و دروستکەرە. بینیمان کە هەنگاوی دووەم زانینی ڕێژەیی بوونی بەهاکانە، واتە دەمارگیری و پێداگری لە سەرپەسەندکردن یان ڕەتکردنەوەی بەهاکانمان لە زەینی خۆمان هەڵگرت. تێبینی هەنگاوی سێیەمیشتان کرد کە ڕاوەستانی هەستی خۆ سەرزەنشتکردن بوو. هەنگاوی چوارەمیش وازیێنانی دڵخوازانەی بەرگریەکان دەبێت لە بەرامبەر گۆڕیندا. لە هەمووی گرنگتر بینیمان کە ناکۆکی نێوان خوو بەها لە نێو چوو. چیدی خومان لە بەرامبەر بەهایەکی پیرۆزدا
دانەناوە تا لەبەر خاتری ئەو ئازاری خۆمان بدەین. حیسابی ئەم دوانەمان لە یەکتری جیا کردوتەوە. خووە و بەهاش بەها. ئێستا تەکلیفی خۆمان لەگەڵ هەر یەکەیاندا یەکلا دەکەینەوە. ئەگەر خوو و ئازار بە سەلامەتی ئێمە دەگەیەنێت، مافی کەسانی دی پێشێل دەکات. ئەوە بە حوکمی هەڵبژاردننی دەرونی و بەرپرسیاری خۆیی مرۆیی کۆمەڵایەتی وازی لێدێنین. لەبەرەوەی لەم ڕێگەیەدا زۆرێکمان لەسەر نییە و ڕوبەڕووی بەرگریشتنین، چیدیش پیرۆزی نادەینە بەها. بەهاکان لە کۆمەڵە جیاوازەکاندا هەن، هەندێک هاوبەشن و هەندێکشیان ڕێک 180 پلە لەگەڵ یەکدا جیاوازیان هەیە. ڕەچاوی بەها مرۆییەکان دەکەین. مەبەستم ئەو بەهایانەیە کە لە ڕاستای بەرپرسی و ئەرکی مرۆیەکی کۆمەڵایەتیدا پەسەندە. بەهایەکیش کە بە زۆرە و بنەمایەکی عەقڵی لە پشتەوە نییە، بێگومان قابیلی ڕێز لێگرتن نییە، چونکە ئیمکانی پراکتیزەکردنی نییە، وەکو بەهایەکی نووسراو یان زارێکی لە هەوادا بە هەڵواسراوی دەمێنێتەوە، یان وەکو نمونەیەک لە نەوەیەکەوە بۆ نەوەیەکی تر دەگوێزرێتەوە. هەڵبژاردن و ئازادی. دیلی زنجیر چۆن چۆنی کەیف و سەفا بکات، دیلی زنجیر چۆن چۆنی کەیف و سەفا بکات، داری شکاو لەکوێ دەتوانێت ببێتە کۆڵەکە. مەولەوی. مشتومڕ لەسەر ئەمەیە کە ئاخۆ مرۆڤ ئازادە یان ئازاد نییە، سەرپشکە و هەڵبژاردننی هەیە یان نیەتی. ئەگەرنا نامانەوێت لێکۆڵینەوەیەکی فەلسەفی دەست پێ بکەین. باسەکەی ئێمە شتێکە لە دەردە دڵ دەچێت. دەمانەوێت بزانین ئایا ئازادین یان ئازاد نین. لەم باسەدا لە ئەنجامگیریەک زیاتر بەدەست ناهێنین. ئەویش ئەمەیە هەڵبژاردن ئاکام و بەرەنجامی ئازادیە، ئازادیش ئاکام و بەرەنجامی هەڵبژاردنە. با ڕاشکاوانە بڵێم مرۆڤ ئازاد نییە. مرۆڤ بە درێژایی سەدەکان ئازادی خۆی فرۆشتووە. مرۆڤ هێواش هێواش خۆی بەند کردووە لەو کاتەوە کە مرۆڤ لە پێناوی ژیانی خۆیدا یاسا و بنەمای داناوە، ئازادی خۆی وەلاناوە. لەو کاتەوە کە مرۆڤ ئاین و ئایدۆلۆژیایی هێناوەتە نێو ژیانی خۆیەوە، ئازادی خۆی لەدەستداوە. ئەو کاتەی مرۆڤ پێوەر و بەهاکانی داهێنا، ئیدی هەڵبژاردننی بۆ نەمایەوە. هەڵبژاردن هەمیشە هاوڵ و جمکی ئازادیە. ئەو مرۆڤەی کە لە بەندی ئایدیا و باوەڕدا ڕاوەستاوە، هەڵبژاردننی خۆی لەدەستداوە. ناکرێت بەرەو تراویلکەکانی ژیان بڕۆین و لە هەمان کاتدا باوەڕمان بە ئازادی هەڵبژاردن هەبێت. کام ئازادی و کام هەڵبژاردن؟ هەڵبژاردننی ئێمە لەسەر چ بنەمایەکە؟ لە پێشەوە بۆیان هەڵبژاردووین، واتە ئەوەی کە دەمانەوێت ئایا لە پێشەوە بۆیان هەڵبژاردووین؟ وەک دەبینین دەبێت سەرنج بدەینە وتەزای هەڵبژاردنیش. ئێمە لە ژیاندا ناچار بە هەڵبژاردنین. لە قۆناغە جیاجیاکانی ژیاندا دەبێت دەستبەرین بۆ هەڵبژاردن. ئەوەی دەیکەین دەبێت هەڵی ببژێرین. ئەم هەڵبژاردنە لە پێودانگەلێکەوە هاتووە کە هەر لە ڕابردووەوە ڕژێنراوەتە مێشکمانەوە یا خۆمان ڕژاندومانەتە مێشکمانەوە. جیاوازی نییە. ئێمە هەمومان لە بەردەم هێرشی بەهاکانداین. ئەمڕۆ شەڕ لە نێو بەهاکاندایە، خەبات لەسەر بەهاکانە، شەڕ لەسەر سەرکەوتن و باڵادەستی بەهاکانە. بەداخەوە ئێمە قوربانی ئەم شەڕین. بە دەربڕینێکی تر دەتوانین بڵین بەهاکان لە پێناوی سەقامگیربوون و جێگیربوونی خۆیاندا ئێمە بەخت دەکەن. ئێمەش لەم پرۆسەیەدا کەم و زۆر ناسەرپشکانە کار دەکەین، بەڕواڵەت سەرپشکین، بەڵام بە شێوەیەکی لا ئیرادی ناسەرپشکین و زۆریش ناسەرپشکین. با بڵێم ئێمە خۆمان فریو دەدەین و
خوشمان بەم خۆفریودانەوە گرتووە. نە لەگەڵ خۆماندا ڕاستگۆین و نە لەگەڵ کەسانی دیدا هەندێک جار بێ ئاگاین لەوەیش کە لەگەڵ خۆمان و خەڵکیدا ڕاستگۆ نین. کەوتوینەتە ڕێگایەک، لەم ڕێگایشدا بە پێی دەسەڵات و پشتگیری خاوەن دەسەڵاتەکان ئەسپی خۆمان تاو دەدەین. بە تۆپزی دەژین، بە تۆپزی پەیوەندیمان لەگەڵ خەڵکی تردا هەیە، بە تۆپزی کەسانی دی دەکەینە قوربانی سوود و بەرژەوەندیەکانی خۆمان. ئەمە ناو دەنین ژیان. ئێمە هەموو شێر، بەڵام شێری زانست هێرشمان لە بابێت دەم بەدەم. لە نووسراوی مەولەوی وەرگێڕ کردوویەتە ناوەم کتێبەوە. تا ئەو کاتەی ئازاد نین سەرپشک نین، تا ئەو کاتەیشی سەرپشک نین ئازاد نین. دوو تەزای پێکەوە گرێدراو. بەپێی ئەمە هەڵبژاردنەکەیشمان هەڵبژاردنێکی بێ هەڵبژاردنە. هۆشیاری ئێمە پێشوەخت دیاری کراوە، سنووری زانینی ئێمە لە پێشەوە دیاری کراوە. ناتوانین بڵین هۆشیاری و زانایی ئێمە لە سەر و بەها و پێودانگەکانی ژیانەوەیە. ئێمە دیلی ترزگەلێکی نادیارین، دیلی تەوەهوماتێکین کە ژیان لەگەڵ تووڕەییدا بەسەرماندا سەپاندوویەتی. ئەم ترسانەیە ئازادی و هەڵبژاردنی لێزەوت کردوین، ئەمەیە کە دڕندانە یەکتری کەللە پاچە دەکەین و ئایا تا مرۆڤ لەسەر زەوی بێت ئەم کەللە پاچەکردنەش بەردەوام دەبێت؟ ئەم بەردەوامبوونە بەرەنجامی نەزانی ئێمەیە. ئەو نەزانیەی کە نەبوونی ئازادیە، ئەو ئازادیەی کە دروستکردنی هەڵبژاردنە. کۆیلە لە باپیرانەوە تەماعی ئازادی هەیە، عاشق هەتا سەر ئازادی نەوێت. مەولەوی. کۆیلەین و بە دوای ئازادی داوێڵین. ئەم چەمکە بە شێوەیەکی زمنی دەزانین کە دیلکراوین دیلی نەزانی. نەزانی وشەیەکی گشتی و سەرتاپاگیرە. ناتوانم فراوانی نەزانی خۆم بپێوم. ناتوانم چۆنیەتی نەزانی بگۆڕم بۆ چەندایەتی نەزانی. نەزانی ئێمە چۆنیەتیەکە کە هزری ئێمە دووچاری بووە، دووچاربوون بە نەزانی لە منداڵیەوە دەستی پێکردووە و ئێستاشی لەسەر بێت کە خەریکین دەڕۆین واتە دەمرین هەر درێژەی هەیە. هیچ کەسێ لەم ڕەوەندە نەپارێزراوە. عاشق نین تا بەو پەڕی بوونمانەوە هەست بە ئازادی نەکەین. بەهاتنی ڕق ئازادیمان خستە لاوە، بەهاتنی کینە و حەسادەت ئازادیمان خستە لاوە، بەهاتنی چاودێری ئازادیمان خستە لاوە، بەهاتنی بەراوردکردن ئازادیمان خستە لاوە، بەهاتنی خۆبینین ئازادیمان خستە لاوە، بە تەشەبوس و لاسایی بەڵگەهێنانەوە ئازادیمان خستە لاوە، بە دەرکەوتنی قین و شەهوەت ئازادیمان خستە لاوە، بە وەلاخستنی ئازادی بۆ هەمیشە هەڵبژاردنمان لەدەستدا. چما مرۆڤ دەتوانێت لە ترسدا هەست بە ئازادی بکات، یان لەگەڵ بوونی ڕق لە مێشکیدا مرۆڤەکانی خۆش بوێت، بە وەلاخستنی ئازادی ژیانمان گۆڕی بۆ جۆرە یاریەک. بە بەردەوامبوونی ئەم یاریەشمان ناوناوە ژیان. بەردەوامی یاریەکە واتە ژیان. بەردەوامبوونی ژیانیش یانی بەردەوامبوونی یاریەکە. ڕەنگە لە خۆمان پرسین باشە، دەزانین ئازادیمان خستەلاوە، بەڵام ئەمڕۆ دەبێت چی بکەین؟ دەزانین کە هەڵبژاردنمان نییە باوا بێت، وەلێ ئەمڕۆ دەبێت چی بکەین؟ دەڵێین بە ئەو ڕێگریانە لابەرین کە لە بەردەم ئازادی ئێمەدان. دەڵێین بە ئەو پەردەی لە بەردەم هەڵبژاردنی ئێمەدایە هەڵیگرین. پاشان بزانین چی ڕوودەدات بۆ ئەوەی لەم باسەدا بتوانین ناڕۆشنی و ئاڵۆزیەکان کەم بکەینەوە، ڕاشکاوانە بڵێین کە ڕێگریەکانی ئێمە دەرونیە. ئێمە بە حوکمی دەروون ڕوبەڕووی بربەستین. ئێمە بە حوکمی دەروون هەڵبژاردن لە خۆدا شک نابین، بەڵام بە حوکمی دەروون لە هەڵبژاردندا بێ هەڵبژاردنین. ڕەنگە هەندێک لە خوێنەران حەز بکەن نووسەری ئەم چەندێڕە چەند پێناسەیەک بۆ ئازادی و هەڵبژاردن بداتە دەستەوە. با بە جورئەتەوە بڵێین کە ئێمە کۆیلەی پێناسە نین، دەبێت ئازادی و هەڵبژاردن لە خۆماندا هەست پێ بکەین. دەبێت سەرچاوە و ژێدەری هەڵبژاردنی خۆمان لە هەموو شتێکدا بە ڕۆشنی ببینین.
دیەی خۆ شوێن ڕوانینی مرۆی سووک و ڕیسوا مەخە چوون دەتکێشنە سەر کەلاکی تۆپی و ئەم داڵەکەر خۆرانە. مەولەوی ئەوەی کە دەڵێم ئازادی مەسەلەیەکی دەرونیە هەڵقوڵاوی ئەو حەقیقەتەیە کە ئێمە سەرەتا ڕێگری گەلێکمان لەسەر ڕێگەی هەڵبژاردندا نەبووە، بەڵکو ئەم ڕێگریانەیان هێواش هێواش لەسەر ڕێگەی ئێمەدا چاندووە. باوک، دایک، هاوازیەکانمان، مامۆستایان، دەستگاکان، هەموو ئەم فاکتەرانە و فاکتەرگەلێکی تر ڕێگریان لەسەر ڕێگەی ئێمە پێکێناوە و ئەمڕۆ ئێمە لە ناوە هەست بە قورسایی و سەرکوت دەکەین. ئەم هەست بە قورسایی و سەرکوتکردنە چییە؟ با لە خۆڕابمێنین تا بە ڕۆشنی هەست بەم قورسایی و سەرکوتکردنە دەرونیە بکەین و کەمتر دڵ بە پێناسە و شیکردنەوە خۆش بکەین. بۆچی دەبێت دڵ بە زانیاری و یادەوەریەکان خۆش بکەین؟ بۆچی نابێت بە هەست و ئیدراکی خۆمان و بێمیانجی لە مەسەلەکان تێبگەین؟ هەست بکەین کە ئازاد نین و دەبێت بۆ هەر کار و کاردانەوەیەکی خۆمان بەهۆیەک قایل بین. دەڵێی هەمیشە لە پێناوی خەڵکیدا بربەستمان لەسەر ڕێگای ئازادی و ئیرادەی خۆمان داناوە. دەم بەدەم پێبەستراوی داوی نوێین، هەر یەک لە ئێمە گەر ببێتە باز یا سمرخێک. مەولەوی چیرۆکی دیلبوونی مرۆڤ چیرۆکێکی گەورەیە. دەکرێت بڵێین مرۆڤ لەم دیلەتیەیدا پێداگری دەکات، چونکە تۆ نەبوویتە گوڵخۆر هەرکە ئەو دوژمن تۆ لە گوڵ دوور دەخاتەوە. مەولەوی باسی خووە باسی نائاگاییە، باسی مەرجبەندبوونی مرۆڤە، باسی گۆڕینی مرۆڤە، باسی سەقامگیربوونی سەنتەرە لە هزردا، سەنتەرێک کە پارێزەری لەبەر کراوەکانە، پارێزەری ئەو بەهایانەیە کە جێگای پەسەندی ئێمەن، پارێزەری داراییەکانمانە، پارێزەری سەرمایەکانمانە، پارێزەری خوو نەریتەکانمانە، پارێزەری ڕەوشی ئێستایە، ئەو ڕەوشەی کە ئێمەی ترنجاندۆتە نێوگوشار و ناخۆشیەوە. ئازادی چییە؟ هەڵاتنە لە تنگانەکان، وەلانانی هەموو میراتیەکانی ڕابردووە، بەجێهێشتنی هەموو ئەو وێنانەیە کە لە هزردا کۆمان کردوتەوە. ئەمە لەگەڵ قبولکردنی خوو نەریتەکان لە ژیاندا یەک ناگرێتەوە. ئەوەی وابەستەی پێکاتە کۆمەڵایەتەکانە ناتوانێت چاوەڕوانی ئازادی و هەڵبژاردننی هەبێت. ئازادی و هەڵبژاردن بە وازلێهێنانی نەریتەکان دەبێت، بە وازێنان لە خووەکان دەبێت، بە وازێنان لەو سەنتەرانە دەبێت کە خەروارێ لە زانیاریان لە خۆیاندا کۆ کردوتەوە. لە ئازادیدا سەیرکردن بێ هەڵبژاردنە. کاتێ پەیوەندی نێوان سەنتەر و شتێکی دەرەوەی سەنتەر بپچڕێت چی دەمێنێتەوە؟ هیچ. ئازادی ڕێکردنە بەناو هیچدا، ئەوەی کە بمانەوێت ژیان بە شێوازی ڕابردوو درێژە پێبدەین و یەخسیری. بۆ نمونە نمرەی مناڵی تۆ و مناڵی من بین، قسەیەکی بەلاشە. ئەوەی کە بە حەسرەتی میدالیا و بڕوانامە و ناونیشان بمێنێتەوە و ئومێد و تەوەقعی ئازادیمان هەبێت، ئەمە جۆرە فریوێکە کە بە درێژایی تەمەن ئەسیری بووین. ئازادی ینی نەبەسترانەوە بە شتێکەوە. ئایا دەتوانن لە سەرمایەکانی خۆتان ئازاد بن؟ ئایا تا ئێستا ئەم پرسیارەتان لە خۆتان کردووە؟ هەنگینێ چەمکی ئازادیتان بۆ حەل بوو، چەمکی هەڵبژاردنیشتان بۆ حەل دەبێت. وەختێ مرۆڤ لە ڕێگریەکان ئازاد بێت، خۆ بەخۆ مرۆیەکی خاوەن هەڵبژاردنە. مرۆڤی خاوەن هەڵبژاردنیش مرۆڤێکە بە گیان و دڵی خۆی هەست بە بەرپرسیاری دەکات. بەرپرسیاریەک کە ئێمە بە لەدەستدانی ئازادی و هەڵبژاردنی خۆمان لە منداڵیەوە خستومانەتە لاوە. لە دەرونی خۆتدا بۆکانی بگەڕێ تا لە منەتباری هەر قسەیەکی ناخۆش ڕزگارت بێت. مەلی خۆتی، ڕاوی خۆتی، داوی خۆتی،
سنگی خۆتی ڕایەخی خۆتی بانی خۆتی جەوهەرەوە بێت کە لەسەر پێی خۆی وەستاوە ئەو کۆڵەکەیە بێت کە بۆتە لقێکی ئەو مەولەوی دەبێتەوە وەلابنین کە وەکو نەخۆشی تووشی بووین دەبێت بگەڕێینەوە بۆ ناوەڕۆکی خۆمان و گەڕانەوە بۆ ناوەڕۆک دروشمی ئێمە بێت هەرچی هەیە لە دەرونی ئێمەدایە کانی بوونی ئێمە لە چاوەڕوانی پاکی و پاکشبوونەوەی نوێدایە بە جورئەت و هێزەوە لەمە تێبگەین دەزانی بۆچی ئاوێنەکەت ڕۆشن نییە چونکە زەنگارەکەی لە ڕوخساری جیانیە ئەمەی کاوێنەی بوونی تۆ ڕۆشن و تیوار نییە هۆکەی ئەوەیە کە ژەنگ گرتوویەتی ژەنگ چییە یادەوەری تۆیە ئەو یادەوەریەی کە لە منداڵیەوە تۆی وەکو پووشێک سەرگەردان کردووە نازانیت ڕێگەت کامەیە و چاڵ و چۆڵت کامەیە خۆت لە ڕێگەوە هەڵکێشاوە مردن چییە و مرۆڤ دەبێت لێی بترسێت سیاتڵ 3 ئۆگستی 1950 پرسیارکەر مردن چییە و مرۆڤ دەبێت لێی بترسێت کریشنامۆرتی ئایا دەزانیت مردن چییە ئایا ئێوە لە مردن دەترسن پرسیارکەر بەڵێ ئەی چۆن من دەترسم پرسیارکەرێکی تر نەخێر ناترسم کریشنامۆرتی ئایا ئێوە لە بە کۆتایی گەیشتن ناترسن بەم پێبێ دەبێت زۆر لە ژیان تێر بن ئەگەر مردن بە کۆتایی تێگەیشتن نەبێت ئەی کەواتە چییە ئایا ئێوە لە وازێنان لە هەموو بیرەوەری و ئەزمونەکانتان و ئەو کەسانەی خۆشتان دەوێن کە لە ڕاستیدا هەموو ئەمانە خودی ئێوەن ناترسن پرسیارکەر ئێمە مردن ناناسین ئێمە تەنیا شتێک کە دەیزانین ئەوەیە کە مردنی کەسێکی تر چییە کریشنامۆرتی بەڵگەنەویستە مردن شتێکە ئێمە نایناسین ئێمە تەنیا دەتوانین بە شێوەیەکی ناڕاستەوخۆ تاقی بکەینەوە مردن واتە کۆتایی هاتن لە ڕووی دەرونی و جەستەییەوە پرسیارکەر ئێمە کارێکمان بەسەر شێوەی مردنەوە نییە بەڵکو کارمان بەسەر گرفت و مەسەلەی ترس لە مردنەوە هەیە کریشنامۆرتی جاکەوا بێ ڕێگە بدەن پێکەوە بچینە سەر ئەم کێشەیە و بەیەکەوە تاقی بکەینەوە و کەشفی بکەین ئێمە لە مردن دەترسین ئێمە لە شتێک کە بە شێوەیەکی تایبەت و ئیجابی دەیناسین ناترسین کاسێتی دووەم دیوی یەکەم ترس تەنیا پەیوەندی بە شتێکەوەیە کە نادڵنیایە و دەشێت زەرەرمەندمان بکات و ئاسایشمان لێ هەڵگرێت مردن نادڵنیاییەکە هەر لەبەرەوەشە کە لی دەترسین ئەگەر ئێمە بمانتوانی باە هەموو ناوەڕۆک و بایەخی مردن و واتای ئەوەی کە لە پشت ئەوەیە بناسین لەو حاڵەتەدا هیچ ترسێکمان نەدەبوو وایانە بەم پێە چۆنچۆنی دەتوانین بزانین مردن چییە چۆنچۆنی ئەمە دەتوانین مردن لەو ساتە وەختەدا بناسین کە دەژین پرسیارکەر ئێمە چۆنچۆنی دەتوانین بە بێ تاقیکردنەوەی مردن بناسین کریشنامۆرتی ئێمە دەمانوێت تا یەک خولەکی تر لەم کێشەیە تێبگەین پەیبردنی شێوازە زەینیەکان بۆ ئێمە کێشەیەکی گەورەیە زەین دەیەوێت نەزانی بگۆڕێت بۆ زانایی ئەمە یەکێکە لە کێشەکانی ئەو زەین دەڵێت ئەگەر من نەزانم کە دوای مردن چییە دووچاری ترس و تۆقین دەبم بەڵام ئەگەر تۆ بتوانیت من دڵنیا بکەیتەوە کە بەردەوامیەک بوونی هەیە
ئەوە لەو حاڵەتەدا ئیدی من ناترسم. زەین بە دوای دڵنیایی و یەقینەوەیە، بەڵام مادامەکی بە دوایی یەقینەوەین دەبێت ترسیش هەبێت. ئەوە مردن نییە کە ئێمە لێی دەترسین، بەڵکو ئێمە لە نادڵنیابوون دەترسین. ئێمە تەنیا کاتێک دەتوانین کار بکەین کە هەست بە ئاسایش دەکەین. خۆ ئەگەر هەمەستەمان لێزەوت کرێت دووچاری ترس و تۆقین دەبین. بەم پێیە ئەگەر تێبگەین مردن چییە، ئاوا لە ترس ڕزگار دەبین. پرسیارکەر: ئەگەر من وەک کۆتاییەک بڕوانمە مردن، ماتۆڵ خوازیاری بەردەوامیم، چۆنچۆنی دەتوانم هەست بە ئەمان بکەم؟ بە دەربڕینێکی تر، چۆنچۆنی دەتوانم لە دەست حەز و ئارەزووم بۆ دڵنیایی ڕزگارم بێت؟ کریشنامۆرتی: مرۆڤ تەنیا کاتێ دەتوانێت دەرباز بێت لێی کە سەبارەت بەوەی هیچ یەقین و دڵنیاییەک بوونی نییە ئاگادار بێت. پرسیارکەر: بەڵام ئێمە دەمانەوێت لە پەیوەند بە ئایندەوە یەقین و دڵنیابین. کریشنامۆرتی: ئایا دەتوانین یەقینمان هەبێت؟ ئێمە دەمانەوێت دڵنیابین کە ئێمە لە ڕابردوودا ژیاوین و لە داهاتووشدا بەردەوام دەبین. ئێمە دەتوانین هەموو ئەوەی کە کتێبە ئاینیەکان گوتویانە بخوێنینەوە. ئێمە دەتوانین گوێ لە ئەزموونی کەسانی تر بگرین و بە دوای متمانە و دڵنیایی میانجیەکانەوە بین. بەڵام ئایا ئەمانە ئێمە لە ترس ڕزگار دەکەن؟ مادام ئێمە بە شوێن یەقین و دڵنیاییەوەین، دەبێت لە نادڵنیاییش بترسین. تکایە سەرنج بدەن ئەمە ڕازێکی جینایی یان مەسەلەیەکی ئاڵۆز و ناڕۆشن نییە. گەڕان و توێژینەوە بۆ بەدەستهێنانی خاڵی بەرامبەر و کەسبی دژە تێزەکانی ئەوەی کە هەین و حەز بە خۆ بە دوورگرتن و هەڵاتن لەوەی کە هەین ترس دروست دەکات. وایە یان نا؟ بەم پێیە ڕوون و ئاشکرایە ئێمە دەبێت پێی بەوە بەرین کە مردن چییە؟ مردن چییە؟ حەقیقەتی مردن بوونی هەیە و ئێمە دەڵێین لەو حەقیقەتە دەترسین. ئایا ترس بەهۆی ئەم حەقیقەتەوە دروست دەبێت، یان بەهۆی وشەی مردنەوە، یان ئەوەی کە هەست سەربەخۆیە لە وشە؟ ئێمە لە بەرامبەر وشەکاندا کاردانەوە پیشان دەدەین. وشەگەلی وەکوخوا ئەوین کۆمۆنیزم و دیموکراسی لە ئێمەدا کاردانەوە گەلێکی عەسەبی و دەرونی تایبەت دروست دەکەن. وایە یان نا؟ کاتێ ئێمە باوەڕمان بەخوا هەیە و دەربارەی ئەو قسە دەکەین، هەست بە باشی دەکەین. وشەگەلی لە چەشنی مردن، ڕق، ئەڵمانیەکان، ڕووسیەکان، هەندیەکان و ڕەشپێستەکان هەمویان لە ڕوانگەی ئێمەدا واتای نائاسایی قوڵیان هەیە. کەواتە دەبێت تێبگەین کە ئایا ئەو هەستەی ئێمە ناوی ترسی لێدەنین واقعیەتێکە یان تەنیا بەرەنجامی ئەو وشانەیە کە بەکاریان دەهێنین. پرسیارکەر: واقعیەت واتایەکە کە ئێمە بە وشەکانی دەدەین. کریشنامۆرتی: وەنن پێکەوە لەم مەسەلەیە بکۆڵینەوە. ئەگەر ئێمە بە تاسەوە بین و بمانەوێت لە ترس ڕزگارمان بێت، دەبێت تێبگەین شێوەی ڕوانینی دروست لە پەیوەند بەوەوە چییە. ئێمە دەتوانین چەندین فاکتەری جۆراوجۆر ببینین کە ئێمە لەو شتە دەترسێنێت کە بە مردن ناوی دەبێت. بەڵام نازانم ئایا لەگەڵ ئەوەشدا هۆکاری تر هەیە یان نا. ئایا خودی وشەی مردن لە ترسی ئێمە بەرپرس نییە؟ ئەویش بە بیانووی واتا و تەداعی گەلێک کە لە مێشک و زەینی ئێمەدا دروستی دەکات؟ تکایە سەرنجدەن. چونکە لە ئەنجامی ئەم سەرنجدانە دەبینین شتێک لەم کێشەیە دەکەوێتەوە. وشەی مردن خودی مردن نییە، بەڵام سەرباری ئەمەیش ئەم وشەیە واتای زۆر گەورەی بۆ ئێمە هەیە، وانییە؟ پرسیارکەر: وشە ئاماژەی زمنی قەتعیەت و تەواوی لەخۆ دەگرێت. کریشنامۆرتی: بەڵێ. هەروە ئاماژەی زمنی تەواویەتی ترسە نەژادیەکان، ترسە چینایەتی و فەردیەکان. زەینی ئێمە نەک تەنیا بەهۆی ئەو وشەیەوە
بەڵکو بەهۆی چەندین وشەی وەکو کاپیتالیزم، فاشیزم، شەڕ و ئاشتی و زۆر وشەی ترەوە ڕاهاتووە. وشەکان، سیمبۆل، تەسەورات، خەیاڵات بایەخێکی زۆر سەیریان بۆمان هەیە، تەنانەت زۆرتر لە واقعیات. لەبەرەوەی ئێمە بەبێ وشەکان ناتوانین بیر بکەینەوە. وشە بۆ چوون و سیمبولە، بیر فۆنەتیکێکە، سیمبول سازیەکە، تەخەیول بازیەکە و تۆمەت هەڵدەبەستێت. ئەگەر ئێمە تەسەوراتی سیمبولەکان یان وشەگەلێکمان نەبوایە، هیچ بیرەوەریەکیشمان نەدەبوو. بەپێی ئەمە ئەوە حەقیقەتی مردن نییە کە ئێمە لی دەترسین، بەڵکو ئێمە لە وشەی مردن دەترسین. ئێمە هەروە هەست دەکەین ترس کاتێک دروست دەبێت کە زەین عادەتی کردبێت بە یەقین و دڵنیایی، ڕوبەڕووی نایەقین بێتەوە. بە دەربڕینێکی تر مێشک کە خۆی بەرەنجامی زانین و ڕابردووە، ڕوبەڕووی نەزانین و ئایندە دەبێتەوە. ئێستا پرسیاری دوای ئەوە ئەمەیە: ئەگەر ئێمە بەو هەستەی بە ترس ناودێری دەکەین، نەمانوتایە ترس، ئایا هەر لە بنەڕەتەوە ترسێکی ئاوا بوونی دەبوو؟ ئایا هەست بەبێ وشەی بوونی هەیە؟ پرسیارکەر: وشە تەنیا نازناوێکە بۆ هەست. ئێمە ملکەچین، ناوێک بە هەست ببەخشین. ئەمە تەنیا ڕێگایەکە بۆ دیاریکردنی هەست. کریشنامۆرتی: کاتێ ئێمە ترس لە مردن لەبەرچاو دەگرین، ئایا یەکەم جار هەست دێت یان وشە؟ ئایا وشە هەست دروست دەکات یان هەست سەربەخۆیە لە وشە؟ ئەم مەسەلە یەکجار گرنگە و ئەگەر بە قوڵایی ئەم مەسەلەیەدا ڕۆبچین، شتێکی گرنگ کاتێ ئێمە لەگەڵ حەقیقەتی مردن ڕوبەڕووین، ناوێکی پێدەبەخشین. ناو هەستی نایەقین بە ئێمە دەبەخشێت کە حەزمان لێ نییە و دووچاری ترس و تۆقینمان دەکات. ئێستا مردن شتێکی تازەیە، حەقیقەتی مردن ڕوبەڕووبوونەوەیەکی نوێیە. بەڵام سەرباری ئەمە هەر ئەوەندەی ناوێکی دەدەینێ دەیکەین بە شتێکی کۆن. هەر کاتێ مێشک حەقیقەتێکی تازە یان ڕووداوێکی نوێ و هەستێکی نوێ بەدەست دەهێنێت، یەکسەر ناوێکی لێ دەنێت، دیاری دەکات و پێناسەی دەکات. لەبەرەوەی ئێمە پێمان وایە ئەمە تاکە ڕێگای پەیبردنی ئێمەیە بە شتەکان، واتە گۆڕینی شتێکی نوێ بۆ شتێکی کۆن. ئەمە تەنیا شێوازێکە کە مێشککاری پێدەکات. ئەمە تەنیا کارێکە ئێمە بێ سێود و ئەنجامی دەدەین. ڕەنگە ئەم کارە لا ئیرادیانە بێت، بەڵام بەرحاڵ ئەمە کاردانەوەی ئێستای ئێمەیە. مێشک ناتوانێت دەربارەی نوێ بیر بکاتەوە، بەم پێیە هەمیشە لە چوارچێوەی کۆندا لێک دەداتەوە. بیرکردنەوە پرۆسەیەکی فۆنەتیکمەندە، وایانە کاتێ ئێمە بەهۆی حەقیقەتێکەوە کە بە مەرگ ناوی دەبین دووچاری بەرکەوتن دەبین بە بیرکردنەوە لەبارەی ئەوە کاردانەوە پیشان دەدەین و ئەو زاراوە پێدانە ترس دروست دەکات. ئێستا کێشەکە ئەمەیە: ئایا بواری ئەوە هەیە کاتێ ئێمە بەهۆی ئەو شتەوە کە ناوی مردنمان لێناوە و داوای بربەرەکانیمان لێ دەکرێت هیچ کاردانەوەیەکی لەفزی پیشان نەدەین؟ پرسیارکەر: من دەڵێم نە. کریشنامۆرتی: ئەگەر هەوڵت نەداوە چۆن دەڵێی بەڵێ یان نەخێر؟ کاتێ من پرسیارێکی ئاوا لە ئێوە دەپرسم، ئێوە لەلایەن شتێکەوە بانگهێشتی بربەرەکانی کردن دەکرێن و کاردانەوەی هەنووکەییتان ئەوەیە کە هەوڵ بدەن وەڵامێک بدۆزنەوە. مێشکتان دەست بەکار دەبێت و یەکسەر وشە دەردەپەڕێتە دەرەوە. تکا دەکەم بڕوانە مێشکتان و بینن کاتێک شتێ لە ئێوە دەپرسن کە نایزانن، مێشک بێدەنگ نامێنێتەوە، بەڵکو هەوڵدەدا پێی بەنوێ بەرێت و بێپسانەوە بۆ بەدەستهێنانی وەڵامێکی دروست دەگەڕێتەوە بۆ لاپەڕە کۆنەکانی یادەوەری. پرسیارکەر: ئاکامی لۆژیکیانەی بەڵگەهێنانەوەکەی ئێوە وەستانی پرۆسەی بیرە. کریشنامۆرتی: تکا دەکەم وریای ئەوە بن، ئەم بەڵگەهێنانەوەیە لۆژیکیانە نییە، بەڵکو ڕوانینێکی پراکتیکی واقعیە.
ئەگەر ئێوە تاقیبکەنەوە دەبینن چی ڕوودەدات. کاتێ مێشک ڕوبەڕووی شتێکی نوێ دەبێتەوە کە هیچ وەڵام و شتێکی بۆی نییە، بێدەنگ دەبێت. کاتێ ئێمە شتێکی تەواو تازە دەبینین کە جیایان ناکەینەوە و ناتوانین بەوەی شتێکەوە کە پێشتر زانیومانە بیناسین ناوی لێنانین، بەڵکو تەنیا تەماشای دەکەین تا تێبگەین ئەو شتە چییە و لەودا چوارچێوەی سەرنجی هۆشیارانە هیچ جۆرە زمانەوانیەک بوونی نییە. هەر ئەوەندەی دەست بکەین بە لەفزمەندی هەر تاقیکردنەوەیەک لە تازەیی دەوەستێت و کۆن دەبێت. وایە یانە؟ پرسیارکەر: ئەگەر تاقیکردنەوەکە تەواو تازە بێت، شتێک بوونی نییە کە کاری زمانەوانی دەربارەی بکرێت. کریشنامۆرتی: بە دڵنیاییەوە بەم پێی ئەگەر ئێمە دەربارەی مردن کاری زمانەوانی نەکەین، ئەوە مردن شتێکی تازەیە. ئەگەر چی مردن وشەیەکە، بەڵام ناوەڕۆکی ئەو وشەیە و چۆنیەتی مەرزبەند بوونەکەی لێ دەردەچێت، لەو حاڵەتەدا دەتوانین تەماشای مردن بکەین. ئێستا و مەودا زەینیە کە بەهۆی نوێوە ناچار بە بربەرەکانی دەبێت، بەڵام کاری زمانەوانی دەربارەی نەکراوە و بێپسانەوە بە تەماشاکردنی بیرەوەریە کۆن و لاپەڕە کۆنەکان بۆ بەدەستێنانی وەڵامی دروست کاردانەوە پیشان نادات چییە؟ ئایا مێشکێکی ئاواش نوێ نییە؟ شەرتی بوونە کۆنە تووڕهەڵدراوەکان، نیگەرانی و جۆش و خرۆشەکان نەماون، لێکۆڵینەوە و گەڕانی کۆتایی هاتووە. کاتێ بربەرەکانی خوازی نوێیە، مێشکیش نوێیە. ترس لەکوێیە؟ پرسیارکەر: مێشک نوێیە، بەڵام بربەرەکانی خوازی تەنانەت بە بێبوونی یەکناویش هەر کۆنە. کریشنامۆرتی: مردن تەنیا کاتێک کۆنە کە ئێمە دەستنیشانی بکەین و بیناسین. ئێمە مردن لە ڕێی وشەکان و مێشکەوە کە هەر هەمان مەرزبەندبوونی تاکە دەناسێنین. مردن کۆنە، چونکە هەموو ئاماژەکانی ترس، بیر و باوەڕ، دڵخۆشیدانەوە و هەڵاتنی لەخۆ گرتووە. ئێمە هەمیشە بە زاناییەوە لە مردن نزیک بووینەتەوە. جۆری بیرکردنەوەی ئێمە جۆرێکی کۆنە، بۆیە ئێمە وەک مردن ئەو دەستنیشان دەکەین. بەڵام مەگەر جۆرە ڕوانینێکی نوێمان هەبێت، ئەگەر بە مێشکێکی تازە و تەواو دابڕاو لە کۆنەوە بەرەو ئەو بێین، شتەکە چیدی ئەو شتە نییە کە ئێمە بە مردن ناوی دەبەین، بەڵکو ڕەنگە شتێکی تەواو جیاواز بێت. پرسیارکەر: هەتا ئەگەر ناوێکیشی نەدەینێ، دەبێت بزانین کە خەریکین سەیری شتێک دەکەین. کریشنامۆرتی: ئەمە هەمان ئەو شتەیە کە من خەریکم پێشنیاری ئەنجامدانی دەکەم. وەرن هەوڵبدەن تا تێبگەن کە ئایا ئیمکانی ڕاوەستانی پرۆسەی لەفزمەندی و تەنیا تەماشاکردن بۆ مێشک بوونی هەیە؟ ئەگەر مێشک بتوانێت کارێکی ئاوا بکات، لەو حاڵەتەدا ئایا شتێک کە مێشک خەریکە تەماشای دەکات و تازەیە، جیایە لە خودی مێشک، مێشکێک کە خۆیشی تازەیە؟ ئایا لە نێوان تێکەڵبژان و مشتومڕ و سەیرکەرێکدا کە دەڕوانێتە مشتومڕەکە نێوان و پۆلێنبەندی هەیە؟ پرسیارکەر: سەیرکەر مشتومڕەکە دروست دەکات. کریشنامۆرتی: ئێوە لە وەڵامدانەوەدا زۆر پەلەتانە. تکایە ئەوەی من دەیڵێم بە وشەکانی خۆتان ماناکەی لێک مەدەنەوە، چونکە لەو حاڵەتەدا هەموو ماناکەی لەدەست دەدەن. پرسیارکەر: ئەگەر ئەوانە هەردووکیان تازەن، لەو حاڵەتەدا چۆنی دەتوانین بڵێین ئەوانە یەکسانن یان جیاواز؟ کریشنامۆرتی: ئایا کاتێک کە زەین نوێیە، مشتومڕ کە خۆیشی نوێیە لە دەرەوەی مێشکدایە؟ کێشەکە لەمەدایە تا ئەو کاتەی ئێمە بەڕاستی ئەوە تاقی نەکەینەوە، ئەو شتە بچووکترین مانای بۆمان نییە. ئەوەی نوێیە مردنی نییە، چونکە بەردەوام لە حاڵی بووندایە و هەرگیز کۆن نییە. هەر بۆیە تەنیا کۆنە
کە لە بە کۆتایی گەیشتن دەترسێت. ئەگەر ئێمە بە شێوەیەکی قوڵ بە کڕۆکی ئەم مەسەلانەدا بڕووینە خوارێ، دەبینین مێشک نەک تەنیا دەتوانێت لە ترسی مردن ئازاد بێت، بگرە دەتوانێت لە هەموو شێوەکانی ترس ڕزگاری بێت. من لە مردن دەترسم. مردن چییە؟ ڤارناسی 17 ژانویەی 1954. پرسیارکەر: من لە مردن دەترسم. مردن چییە؟ چۆنی دەتوانم ترس لە مردن لە خۆمدا بکوژم؟ کریشنامۆرتی: پرسیارکردن زۆر ئاسانە. هیچ وەڵامێکی بەڵێ یان نەخێر بۆ ژیان بوونی نییە. بەڵام هزری ئێمە خوازیاری ئەم بەڵێ یان نەخێرەیە. لەبەرەوەی بەو جۆرە پەروەردەکراون کە بیر لە چی بکەنەوە، نەک لەوەی چۆنی پێی بەشتەکان بەرن و چۆنی دیادەکان ببینن. کاتێ دەڵێین مردن چییە و چۆنی دەتوانم لێی نەترسم، لە ڕاستیدا خوازیاری فۆرمۆل و پێناسەگەلێکین، بەڵام هەرگیز نازانین چۆنی لە پەیوەند بە گرفت و کێشەیەکەوە بیر بکەینەوە. ڕوخسەت بدەن با پێکەوە بزانین ئایا دەتوانین دەربارەی گرفت و مەسەلەیەکی وەکو ترس لە مردن بیر بکەینەوە؟ مردن چییە؟ نەمان و ڕاوەستانە لە بوون، یان بە دەربڕینێکی تر بە کۆتایی گەیشتنە. ئێمە دەزانین کە دوجار کۆتاییەکەیە. ئێمە هەموو ڕۆژێ ئەم ڕاستیە لە چواردەوری خۆماندا دەبینین. لەگەڵ ئەوەشدا نامانەوێت بمرین. هەمانە و پرۆسەیە کە دەڵێت من خەریکم بیر دەکەمەوە، من خەریکم زانستی خۆم تاقی دەکەمەوە. بە دەربڕینێکی تر من دەڵێت ئەو شتانەی چاندومن و ئەو شتانەی لە بەرامبەریاندا بەرهەڵستی دەکەم، هەروەها کەسایەتی، ئەزمون، زانینی ورد و ڕاشکا و توانا، جوانی و جەمال، بە کورتیەکەی دەمەوێت هەموو ئەمانە پارێزم و نامەوێت ئەمانە تەواو بن. من دەمەوێت بەردەوام بم. من هێشتا کۆتاییم نەهاتووە. من نامەوێت بە کۆتایی بگەم، بەڵام لەگەڵ ئەوەشدا کۆتایی هەیە. بەڵگەنەویستە هەر ئۆرگانیزمێ کە لە حاڵی کارکردندایە دەبێت بە کۆتایی بگات، کەچی مێشکی من شتێکی لەم چەشنە قبوڵ ناکات. لەبەرەوە دەست دەکەین بە داهێنانی جۆرە باوەڕێک و جۆرە بەردەوامیەک. من دەمەوێت ئەم باوەڕ و بەردەوامیە وەرگرم، لەبەرەوەی ئەو تیۆری هەلومەرجانم کامڵ کردووە کە تیایاندا بەردەوامیم هەبێ. یەکێ لە تیۆریەکانەمەیە کە دوونایدون بوونی هەیە. ئێمە لەو بارەیەوە چەلەحانێ و دەمەقاڵێ ناکەین کە ئایا بەردەوامەتی یا سەر لە نوێ ژیانەوە بوونی هەیە یان نە. گرفتی ئێمە ئەمە نییە. گرفتەکە ئەوەیە تەنانەت ئەو کاتەش کە ئەم باوەڕەت هەیە دیسان هەردەترسیت، چونکە سەرباری هەموو ئەم قسانە هیچ یەقینێک بوونی نییە، بەڵکو هەمیشە نەبوونی یەقین لە ئارادایە. لەبەرەوەی هزر بە ناسینی کۆتایی و ترسان تا ئەو جێیەی کە دەشێت بە ژیانەوە دەلکێت و هەرچی زیاتر بە دوای هێورکەرەوەکاندا دەگەڕێت. مێشک هەروەها باوەڕی بە بەردەوامی ژیان لە دوای مردنیش هەیە. ئێستا با بزانین بەردەوامەتی چییە؟ ئایا بەردەوامەتی پێویستی بە کاتە؟ کات نەک وەک کاتی ڕۆژمێرێ، بەڵکو مەبەست لە کات وەک یەک پرۆسەی دەروون ناسیە. من دەمەوێت بە زیندوێتی بمێنمەوە لەبەر ئەوەی پێم وایە ژیان پرۆسەیەکی بەردەوامی بێکۆتاییە. مێشکی من هەمیشە بە بیانووی هیواداربوون بە بەردەوامی لە حاڵی زیادکردن و پاشەکەوتکردندایە. لەبەرەوە مێشک لە چوارچێوەی کاتدا بیر دەکاتەوە و ئەگەر بتوانێت لە کاتدا بەردەوامی هەبێت، ئەوە ئیتر ناترسێت. لە ناوچوون چییە؟ بەردەوامی پێناسەی ئەو شتەیە
کە ئێمە بە نەفەوتانی دەزانین. من لە ئاستەگەلێکی باڵاتردا ئێوە ئومێدی ئەوەتان هەیە کە من بە دڵنیاییەوە بەردەوام دەبێت، بەڵام من تا ئێستاش لە چوارچێوەی بیردایە. ئایا وانییە؟ ئێوە بیرتان لەم شتە کردوتەوە و هەرچەندێکیش مەزەنە بکەن ئەوە منە باڵاتر و چاکترە، بەڵام هێشتا بەری بیرکردنەوەیە و لە ئەنجامدا شەرتی بووە و لە دایک بووی کاتە. تکا دەکەم تەنیا دوای لۆژیکی ئەو شتەمەکەون کە دەیڵێم، بەڵکو هەموو ماناکانی ببینن. مردن قبول نەکردن لەو تەزای کات نەبووە، بۆیە لەو تەزای مێشک یا شتێک نییە کە لە دایک بووی حەز و خواست و ترس و ئارزوەکانی من بێت. مرۆڤ سەیر دەکا ژیان کۆتاییەکی هەیە، ئەویش کۆتاییەکی لە ناکاوە، ئەوەی دوێنێ دەژیا دەشێت ئەمڕۆ نەژی و ئەوەی ئەمڕۆ دەژی دەشێت سبەینێ نەژی. بێگومان ژیان کۆتایی هەیە و ئەمەش ڕاستیەکە، بەڵام ئێمە نامانەوێت دان بەمەدا بنین. ئێوە جیاوازن لە دوێنێ، شتەگەلێکی جیاواز و هەمە چەشنن. پەیوەندیە جۆرا و جۆرەکان، پەرچەکردارەکان، پێویستیە ناچاریەکان، بەرهەڵستیەکان، کاریگەریەکان یان ئەوەی بوو دەگۆڕێت یان کۆتایی پێ دەهێنێت. مرۆڤێک کە بەڕاستی داهێنەرە دەبێت کۆتاییەکی هەبێت و کەسێکی وا داهێنەر ئەم کۆتاییە قبول دەکات، بەڵام ئێمە ئەمە قبول ناکەین، لەبەر ئەوەی هزری ئێمە بە پرۆسەی کۆکردنەوە ڕاهاتووە. ئێمە دەڵێین ئەمڕۆ من ئەمە فێر بووم و دوێنێش ئەمە فێر بووم. ئێمە تەنیا لە چوارچێوەی کات و درێژەدان بە بەردەوامیدا بیر دەکەینەوە. ئەگەر لە چوارچێوەی درێژەدان بە بەردەوامیدا بیر نەکەینەوە، ئەوە کۆتایی و مردن بوونیان دەبێت. لەبەرەوە ئێمە شتەکان بە ڕوونی و بە جۆرێکی ڕاستەوخۆ و بە هەمان سادەیی کە هەن دەبینین. ئێمە دان بە ڕاستی کۆتاییدا نانین، لەبەرەوەی هزری ئێمە بیر لە بەردەوامی بەخشین و گەڕان بە دوای سەلامەتیدا دەکاتەوە. ئەمنیەت لە ناوخێزان، لە داراییدا، لە پیشەکەمان و لە هەموو ئەو شتانەدا کە ئەنجامیان دەدەین، هەر بۆیە دەترسین تەنیا ئەو مێشکەی کە ئازاد بێ لە بەدەستهێنانی ئەمنیەت و ئازاد بێ لە ئارەزووی بەردەوامی و ئازاد بێ لە پرۆسەی درێژەدان و مردن قبولکەری دەناسێت. بەڵام مێشکێ کە بە دووی مردن قبول نەکەری تاکە کەسیەوەیە، واتە هەمان ئەو منەی کە دەیەوێت بەردەوام بێت، هەرگیز ئەو شتە ناناسێت کە ناوی مردن قبولکردنە. هزری وا هەرگیز مانای ترس و مردن نەناسیوە و ناتوانێت پێبنێتە ئەو دیوی ئەوەوە. بۆچی لە مردن دەترسین؟ گفتوگۆ لەگەڵ خوێندکاران لە ڕاجگات 22 ژانوێی 1954. پرسیار کرد: بۆچی ئێمە لە مردن دەترسین؟ کریشنامۆرتی: ئایا تۆیەک کە دەڵێی بۆچی لە مردن دەترسین؟ دەزانی مردن چییە؟ تۆ گەڵایەکی سەوز دەبینی، ئەو گەڵایە بە درێژایی هاوین ژیاوە، لە بەربادا سەمای کردووە و تیشکی خۆری وەرگرتووە، باران بەسەریا باریوە و خاوێنی کردوتەوە. کاتێ زستان دەگاتە بەرەوە دەژاکێ و دەمرێت. مەلی سەرچڵیش جوانە، بەڵام ئەویش دەمرێت. تۆ جەستەی مرۆڤەکانت بینیوە کە بەرەو ڕووبار دەبرێن تا تیایدا بنێژرێن، کەواتە دەزانی مردن چییە. ئەی بۆچی لێی دەترسی؟ لەبەرەوەی تۆش وەکو گەڵایەک و باڵندەیەک دەژیت، نەخۆشی یا ڕووداوێکت بۆ پێش بێت، ئیتر تۆش کۆتاییت دێت. بۆیە دەڵێی دەمەوێت بە زیندووی بمێنمەوە، دەمەوێت چێژوەر بگرم، دەمەوێت ئەو شتەی کە بە ژیان ناو دەبرێت لە خۆمدا درێژەی پێ بدەم. بە پێی ئەمە ترس لە مردن ترسە لە بە کۆتایی گەیشتن، وایە یان نا؟ یاری کریلکت چێژوەرگرتن لە تیشکی خۆر
بینینی دووبارەی ڕووبار لەبەرکردنی جلوبەرگی کۆن خوێندنەوەی کتێب بینینی بەردەوامی دۆست و هاوڕێدێرینەکان هەر هەمویان کۆتاییان دێت کەچی لە مردن دەترسن. ئێمە بە ترس لە مردن و زانینی ئەوەی کە مردن مەسلەیەکی لە چار نەهاتووە بیر لەوە دەکەینەوە کە چۆنی بچینە ئەو دیوی مردنەوە. ئێمە تیۆر و بیردۆزگەلێکی جۆراوجۆرمان هەیە، بەڵام ئەگەر بزانین چۆنی تەواو بین ئەوە چیدی ترسێک بوونی نییە. ئەگەر ئێمە بزانین کە چۆنی هەموو ڕۆژێک بمرین چیدی ترسێک بوونی نییە. لەم قسەیە تێدەگەی؟ ئەم مەسەلەیە تۆزێک نامۆیە. ئێمە نازانین چۆنی بمرین چونکە هەمیشە لە حاڵی کۆکردنەوە داین. ئێمە هەمیشە لە چوارچێوەی سبەینیەکدا بیر دەکەینەوە. من ئەمەم و دەبمە ئەوە. ئێمە هەرگیز لە ڕۆژێکی تەواودا نین. هیچ کاتێ وەها ناژین کە بڵێیت تەنیا یەک ڕۆژمان بۆ ژیان لەبەردەستدایە. دەزانیت باسی چی دەکەم؟ ئێمە هەمیشە لە سبەینەیە لە دوێنێدا دەژین. ئەگەر کەسێک بە تۆی بووتایە ڕێگ لە مرۆدا دەمرێت چیت دەکرد؟ ئایا ئەو ڕۆژەت بە بێکەم و کوڕی و بە تێر و تەسەلی بەسەر نەدەبرد؟ ئێمە یەک ڕۆژ بێکەم و کوڕی و تەواوی ناژین. ئێمە هیچ کاتێ ستایشی ئەو ڕۆژە ناکەین کە تیایداین. هەمیشە بیر لەوە دەکەینەوە کە بەیانی ڕوودەدات. پێم وایە ئێمە بیر لەو یاری کرلیتیە دەکەینەوە کە بڕیارە بەیانی تەواوی بکەین. بیر لە تاقیکردنەوەیەک دەکەینەوە کە بڕیارە تا 6 مانگی تر تەواو بێت. ئێمە بیر لەوە دەکەینەوە کە چۆنی چێژ لە خواردنەکانمان وەربگرین و بڕیارە چ جۆرە جلوبەرگێک بکڕین و هەتا دوای. بەرحاڵ هەمیشە دوێنێ و سبەینێ لە مێشکماندان بۆیە هەرگیز ناژین. بەڵکو هەمیشە سەبارەت بە مردن بە واتایەک لە واتاکان سەهوین. ئەگەر ئێمە یەک ڕۆژ بە تەواوی بژین و لەگەڵ ئەو ڕۆژەدا تەواو بین، ڕۆژێکی تر دەست پێ بکەین وەکەوەی ئەم ڕۆژە ڕۆژێکی نوێ و تازە بێت. ئاوا لەو حاڵەتەدا ترس لە مردن بوونی نییە. تەنیا لە مردنی هەموو ڕۆژێکدا لەگەڵ هەموو ئەو شتانەی کە بە دەستمان هێناوە بە هەموو زانست و بیرەوەری و هەوڵەکانیەوە و هەڵنەگرتنیان بۆ ڕۆژێکی ترە بوونی هەیە. بە دەربڕینێکی تر ئەگەرچی کۆتاییەکەیە بەڵام سەر لە نوێ ژیانەوەیەکیش هەیە. تا لە کات و ئەوین نەگەین لە مردن ناگەین. حەز دەکەم دەربارەی کات و مردن هەروە ئەو شتەیش کە بە ئەوین ناوی دەبەین بدوێم. ئێمە کارێکمان بە ئایدیاکان نییە. ئایدیاکان بیر و باوەڕی ڕێکخراون و کێشە دەرونیە قوڵەکانی ئێمە چارەسەر ناکەن. ئەوەی کە دەرونی ئێمە پاک دەکاتەوە ڕوبەڕووبوونەوەی ئەوانەیە، ئەویش نەک لە ڕێی حیجاب و پەردەی بیرەوە بەڵکو لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ و زیندووەوە لەگەڵ ئەواندا. بە دەربڕینێکی تر لە ڕێی هەستکردن و بینینی بە کردەوەی ڕاستی حەقیقەتەوە. بەڕای من مرۆڤ دەبێت لە ڕووی سۆزداریەوە لەگەڵ ڕاستیدا لە پەیوەندیدا بێت، نەک بە دیدێکی سانتیمانتاڵیانە واتە ئیحساساتی. ئەگەر ئێمە پشت بە بیر بەستین، ئاوا هەرچەندێکیش بیرزیرەک و باشڕێکخرا و خوێندەوار و لۆژیکی و خاوەن عەقڵێکی دروست بێت، دیسان کێشە دەرونیەکانی ئێمە چارەسەر ناکات. چونکە ئەوە بیرە تەواوی کێشەکانی بیری خوڵقاندووە. مرۆڤێک کە سەرجەم کێشەی مردن دەخاتە ژێر لێکۆڵینەوە و پشتگوێی ناخات، مەحکومە بەوەی تێبگات کە بیر چۆنی کاتی خوڵقاندووە و دەبێتە مایەی ڕێگری بۆ پەیبردن بە مانا و بایەخ و قوڵایی مردن.
ڕابردوو لە شتگەلێ دروست بووە کە هزری خودئاگا لە قوتابخانە خوێندوویەتی، ئیشێک کە بەدەستی هێناوە زانیاریەکی هونەری کە دەستی خستووە و هەتا دوای. دوجار لە هەموو ئەو شتانەی کە بەشێکن لە پرۆسەی میکانیکی بیرهێنانەوە، بەڵام ڕابردوو لە زانستی دەرونی و لەوەی کە مرۆڤ تاقی کردوتەوە و لەسەر یەک کەڵەکەی کردوون، ئەو یادەوەریانەی کە بە جۆرێکی قوڵ لە ناخودئاگا خۆی حەشارداوە دروست بووە. زۆربەمان هەلی لێکۆڵینەوەی ناوەی ناخودئاگای خۆمانمان نییە. ئێمە زۆر گرفتار و سەرقاڵی کێشە ڕۆژانەیەکانی. لەبەرەوە ناخودئاگا نیشانە و ئاماژەگەلێکی جۆراوجۆرمان بە شێوەی خەون پیشان دەدات و لەم ڕووەوە خەونەکان پێویستیان بە دەربڕین و لێکدانەوە هەیە. هەم پرۆسەی خودئاگا و هەم پرۆسەی ناخودئاگا هەردووکیان کاتی دەرونین. کات وەکو زانست، وەکو ئەزمون، وەکو ماوەی نێوان ئەوەی هەیە و ئەوەی دەبێت ببێت، کات وەک ئامڕازێک بۆ تێگەیشتن و بەدەستێنانی سەرکەوتن و ڕازیبوون و هزری خودئاگا. لەلایەن ناخودئاگاوە شێوەی وەرگرتووە و پەیبردن بە هۆکارە شاراوەکان. ئامانج و جەبرە ناخودئاگایەکان کارێکی زۆر دژوارە، لەبەرەوە ئێمە ناتوانین لە ڕێگەی هەوڵی خودئاگایانەوە ڕێگەی خۆمان بەرەو ناخودئاگا بکەینەوە. ئێمە دەبێت لە ڕێگەی نەفیکردنەوە لە ناخودئاگا نزیک ببینەوە، نەک لە ڕێگەی پرۆسەی پۆزەتیفی ڕاوە و شیکار، چونکە شیکارکەر لەلایەن بیرەوەریەکانیەوە مەرجبەندبوون بووە و تەرزی بینینی ئیجابیانەی ئەو بۆ شتێک کە نایزانێت و ئاگاداری تەواوی لەبارەوە نییە بایەخێکی کەمی هەیە. بە هەمان شێواز ئێمە دەبێت لەگەڵ مردندا مامەڵەیەکی سەلبیمان هەبێت، لەبەرەوەی نازانین چییە. ئێمە مردنی کەسانی ترمان دیوە و دەزانین لە ڕێگەی نەخۆشی، پیری و فەوتانەوە ڕۆژێک مردن بەرۆکمان دەگرێ. ئێمە مردن بەهۆی کارەساتی ئۆتۆمبیل و مردن بە مەبەستی پێشوەخت خۆکوژی دەناسین، بەڵام بەڕاستی نازانین مانای مردن چییە. ڕەنگە ئێمە لۆژیک بۆ مردن بتاشین و بە بینینی ئەو ڕاستیەی کە تەمەنی پیری هەیە و خەریکە نزیک دەبێتەوە بە خۆمان بڵێین کە ژیان لە دایکبوون و پێگەیشتن و داڕزینە، لەبەر ئەوە کۆتایی هاتنی پێکاتەی جەستەیی مەسەلەیەکی لە چار نەهاتووە، بەڵام وتنی ئەم ڕستەیە نابێتە مایی تێگەیشتنێکی قوڵ لەمەڕ مردن. دەبێت مردن هەروەکو ژیان مەسەلەیەکی نائاسایی بێت. ژیان دیاردەیەکی تەواو و پێگەیشتووە، خەم، ئازار، خەفەتسۆز، خۆشی، ئایدیا پوچەکان، سەروەت و سامان، ئیرەیی، ئەڤین، هەژاری و تەنیایی، هەموو ئەمانە ژیان و بۆ پەیبردن بە مردن دەبێت پەی بە هەموو ژیان بەرین، نەک بەشێکی بگرین و تەنیا لەگەڵ ئەو بەشەدا بژین هەر وەکو زۆربەی کات وا دەکەین. لە هەناوی پەیبردن بە ژیاندا پەیبردن بە مردن خۆی حەشارداوە، چونکە ئەم دوانە لێکتری جودا نین. ئێمە کارێکمان بە ئایدیاکان یا بیر و باوەڕەکان نییە، چونکە ئەوانە هیچ شتێ چارەسەر ناکەن. مرۆڤێک کە دەزانێت مانای مردن چییە، مرۆڤێک کە بەکردەوە ئەزمون دەکات و هەموو ماناکەی بەدەست دەهێنێت، مادامەکی دەژی دەشبێت لەبارەی مردنەوە ئاگایی هەبێت. بە دەربڕینێکی تر مرۆڤێکی وایی مەحکومە بەوەی کە هەموو ڕۆژێ بمرێت. ئێوە لە ڕووی فیزیکیەوە واتە جەستەییەوە ناتوانن هەموو ڕۆژێک بمرن. ئەگەر چی سات لە دوای سات گۆڕانکاری دەرونی هەیە، من دەربارەی مردنی دەرونی دەدوێم. ئێمە دەبێت بە هەموو ئەو شتانەوە بمرین کە وەکو ئەزمون و زانیاریە کۆمان کردوونەتەوە، هەروەها لەگەڵ هەموو ئەو چێژ و ئازارانە بمرین کە دەیان ناسین. لەگەڵ ئەوەشدا زۆربەمان نامانەوێت بمرێت، چونکە لە ژیانمان ڕازین. ژیانی ئێمە زۆر ناشرین و کەمبایەخ و سووکە و پڕە لە ئیرەیی و شەڕی بەردەوام. ژیانی ئێمە نەکبەتیەکە
لەگەڵ ئەو پزیسکانەی کە جاروبارێک لە هەژان و خۆشیەوەن و تەنیا دەبنە بیرەوەریەک. بە هەمان شێوە مردنی ئێمەش بەدبەختیەکە، بەڵام مردنی ڕاستەقینە واتە مردنی دەرونی دەگەڵ هەموو ئەوەی کە دەیناسین بە دەربڕینێکی تر، واتە بوونی توانای ڕوبەڕووبوونەوەی سبەینێ بەبێ ئەوەی بزانین ئەو سبەینەیە هەڵقوڵاوی خەیاڵ و وەهم نییە. زۆربەی مرۆڤەکان لە مردن دەترسن لەبەرەوە باوەڕیان بە دوونایدون و نوێبوونەوەی ژیان هێناوە، یان گریمان بە شێوەیەکی تری باوەڕۆل کاون. بەڵام مرۆڤێک کە بەڕاستی دەیەوێت لە مانای مردن تێبگات کاری بە باوەڕۆ نییە، هەبوونی بیر و باوەڕ بە واتای پێنەگەیشتنی دەرونی. ئێوە بۆ پەیبردن بە مردن دەبێت بزانن چۆن چۆنی لە ڕووی دەرونیەوە بمرن. نازانم تا ئێستا هەوڵتان داوە بەو شتانەوە بمرن کە زۆر لێتان نزیکە و هەستی چێژێکی بێئەندازتان پێدەبەخشێت. مردن لەگەڵ ئەو شتەدا وەکو وەرینی گەڵایەک لە درەختێک وایە. ئەگەر بتوانن هەر ڕۆژە و هەر دەقیقەیە بەم شێوەیە بمرن، ئەوە دەزانن کە کۆتایی کاتی دەرونی مانای چییە. بەڕای من بۆ بەدیهێنانی هزرێکی پێگەیشت و واتە هزرێک کە بەڕاستی دەکۆڵێتەوە، مردن بەم واتایە بایەخێکی زۆری هەیە، چونکە لێکۆڵینەوە بە مانای گەڕان و توێژینەوەی مەبەستدار نییە. ئێوە ناتوانن لە ڕاستی تێبگەن مەگەر ئەوەی کە مەبەستان نەبێت و لەلایەن باوەڕ و دەمارگیریەوە مەرزبەند بوون نەبوو بێت. ئێوە دەبێت لەگەڵ هەموو ئەو شتانەدا بمرن. مردن لەگەڵ کۆمەڵگە، لەگەڵ ئاینی ڕێکخرا و لەگەڵ ئەشکالی جۆراوجۆر و جیاوازی ئەمنیەتیدا کە هزر پێوەی نووساوە، بیر و باوەڕ و دەمارگیری ئاسایشی دەرونی مسۆگەر دەکات. ئێمە دەبینین کە جیهان لەم کۆمەڵە سەر لێ شێواویەدا ڕێ دەکات. پەشێوی جیهان بوونی هەیە و هەموو شتێک بە خێرایی لە حاڵی گۆڕاندایە. لەگەڵ ئەمەشدا ئێمە خوازیاری شتێکی نەمر و پایەدارین، هەر بۆیە بە بیر و باوەڕ و ئایدیاڵ و شێوەیەک لە ئاسایشی دەرونیەوە دەلکێن و ئەم لکانەش خۆی لە خۆیدا دەبێتە لەمپەر لە بەردەم گەیشتن بە ڕاستەقینەی ڕاستیدا. بۆ ئاشکراکردنی شتێکی نوێ دەبێت بە هزرێکی پاکژ، تازە، جحێڵ و پیسنەکراو لەلایەن کۆمەڵگەوە نزیک ببینەوە. کۆمەڵگە پێکهاتی دەرونی، ئیرەیی، قەناعەت نەکردن، تەماع، پلە و پایەخوازی، دەسەڵات و پایی کۆمەڵایەتیە و بۆ بەدەستێنانی ڕاستی مرۆڤ دەبێت لەگەڵ هەموو ئەو پێکهاتانەدا بمرێت، نەک مردنی تیۆری و ئەبستراکت، بەڵکو دەبێت بەکردەوە لەگەڵ حرس و ئیرەیی و هەستی زێدەخوازیدا بمرێت، تا ئەو کاتەی کە گەڕان و بە دوواداچوونی شتی زۆرتر بە هەر شێوەیەک هەبێت، هیچ جۆرە تێگەیشتن و ئەنجامگیریەک لەمەڕ ئاڵۆزیە بێئەندازەکانی مردن بوونی نابێت. ئێمە هەمومان دەزانین درەنگیازوو لە ڕووی جەستەییەوە دەمرین، کات خەریکە تێدەپەڕێت و مردن دێتە سۆراغی هەمومان. دەبەرەوە دووچاری ترس دەبین و تیۆرەکان دادەهێنین و ئیدەگەلێک لە مەڕمردنەوە سەریەک دەنین و لۆژیک تراشی بۆ دەکەین، بەڵام ئەمە تێگەیشتن لە مردن نییە. ئێوە ناتوانن لەگەڵ مردنی جەستەییدا بجەنگن، ناتوانن داوا لە مردن بکەن تا ڕوخسەتتان بدات ڕۆژێکی تریش بژین. مردن ئامانجێکی ڕەهایە. ئێستا ئایا ناکرێت بە هەمان شێواز بەبێ ئەوەی بپرسن بەیانی چیتان بەسەردێ لەگەڵ ئیرەیی و پایەی خوازیدا بمرن؟ واتە تەنها بمرن؟ ئەمە بە واتای تێگەیشتنی سەرجەم پرۆسەی کاتی دەرونی. ئێمە بەردەوام لە چوارچێوەی داهاتوودا بیر دەکەینەوە و لە ڕووی دەرونیەوە بۆ سبەینێ بەرنامەڕێژی دەکەین. من دەربارەی نەخشە پراکتیکیەکان قسە ناکەم، بەڵکو مەسەلەکە ئەوەیە کە ئێمە لە ڕووی دەرونیەوە دەمانوێت بەیانی شتێک بین. هزری زیرەک ئەوەی کە بووە و دەبێت درێژە پێبدات و ژیانی ئێمەش لەسەر بنچینەی ئەم پەیگیری و بەدوادچوونە بیناکراوە. ئێمە بەرەنجامی یادەوەریەکانمانین
ئەو یادەوەریانەی لە ڕووی دەرونیەوە هەر خودی کاتەکەیە، ئێستا ئایا دەکرێت بەهۆی ئەو هەموو پرۆسەیەوە بە ئاسوودەیی و بەبێ هەوڵ و تەقەلا بمرین؟ ئێوە هەمووتان دەتانوێت لەگەڵ شتێکی ئازاراویدا بمرن و ئەمەش تا ڕادەیەک ئاسانە. بەڵام من دەربارەی مردن لەگەڵ شتێک دەدوێم کە چێژێکی زۆر و هەستێکی خۆشی دەرونی و فراوان بە ئێوە دەبەخشێت. ئەگەر ئێوە لەگەڵ یادەوەری ئەزموونێکی وروژێنەر و تێگەیشتنەکانتان و ئومێد و ڕازیبوونە دەرونیەکانتاندا بمرن، لەو حاڵەتەدا ڕوبەڕووی هەستێکی نائاسایی تەنیا دەبنەوە. هەر بۆیە شتێکتان نییە پشتی پێ ببەستن. کڵێساکان، کتێبەکان، مامۆستاکان، سیستەمە فەلسەفیەکان چیدی و لەمە زیاتر ناتوانن متمانە بە هیچ کامێ لەوانە بکەن. بۆیە دەترسن و کەم قەناعەت و حەسوود و پایەخوازن و بەدوایی دەسەڵاتەوەن. بەداخەوە ئێمە کاتێ متمانەمان بە شتێک نییە ڕووتاڵ و ڕووکەشبینمان لێ دەردەچێت و بە دوای کەم و کوڕیدا دەگەڕین. جا لەبەرەوەی بۆ ئەمڕۆ دەژین و دەڵێن ئەوەندە بەسە. بەڵام مەسەلەکە ئەمەیە هەر چەندێک هزر زیرەکیا فەلسەفە چن بێت، بە هەمان ڕادەش ژیانێکی ڕواڵەتی و پوچ بەسەر دەبا. نازانم ئەوەی کە دەمەوێت بیڵێم تا ئێستا تاقیتان کردوتەوە یان نا. واتە مردن بەبێ پەلەقاژە و لەگەڵ هەموو ئەو شتانەوەدا کە دەیزانن، ئەویش نەک بە جۆرێکی ڕواڵەتی بەڵکو بەکردەوە و بەبێ هێنانە ئارای ئەو پرسیارەی کە سبەی چڕووداوێک ڕوودەدا. ئەگەر ئەمە بکەن دەگەنە هەستی مۆجیزە ئاسای تەنهایی بە هەرێمی هیچ شتێک، واتە بە شوێنێک دەگەن کە تیایدا سبەینەیەک بوونی نییە. خۆ ئەگەر داخڵی ئەم شوێنە بن، ئەوە چیدی دووچاری ناومێدی و دڵساردی و بێهیوایی نابن، بەڵکو بە پێچەوانەوە لەمان کاتدا زۆر بەمان زۆر تەنیاین. ڕەنگە سەرقاڵی گەلێکی سەرنجڕاکێش و خێزان و بڕێکی زۆر پارەمان هەبێت، یان لە زانستێکی بەرفراوانی هزری جیهان بەهرەمەند بین. بەڵام ئەگەر هەموو ئەمانە وەلا بنین و بە تەنیا بمێننەوە، لەو حاڵەتەدا ئەو هەستە نائاساییەی تەنیایی دەناسن. بەڵام لە ساتێکی ئاوهادا زۆر بەمان دووچاری ترس و بیم دەبین. ئێمە هەرگیز ڕوبەڕووی ئەم تەنهاییە نابینەوە، ئێمە هەرگیز بەنێو ئەم بۆشاییەدا تێپەڕ نابین تا بزانین چییە. خێرا ڕادیۆ دادەگیرسێنین، کتێب دەخوێنینەوە، لەگەڵ دۆستاندا دەکەوینە قسەکردن، دەچین بۆ کڵێسا و سینەما، مەی دەخۆینەوە لەبەرەوەی هەموو ئەم کارانە ڕێگای هەڵاتنمان پیشان دەدەن. خوددا هەڵاتنێکی چێژبەخشە، ڕێک وەکو مەی. کاتێ هزر لە حاڵەتی هەڵاتندایە، ئیدی نەخوا و نەمەی فەرقێک ناکەن. لە ڕووی کۆمەڵناسیەوە ڕەنگە مەی خواردنەوە کارێکی ناشایستە بێت، بەڵام هەڵاتن بەرەو لای خودداش زیانی تایبەت بەخۆی هەیە. لەبەرەوە مرۆڤ بۆ پەیبەردن بە مردن دەبێت لەگەڵ دوێنێ و هەموو یادەوەری و برینە دەرونیەکانی خۆیدا و لەگەڵ زمان لووسی سوکایەتی بچووکی و ئیرەیی و حەسوودیەکانیدا بمرێت. ئەویش نەکەر بە قسەیان بە تیۆر، بەڵکو بە ئەزموونێکی پراکتیکی. مرۆڤ دەبێت بە هەموو ئەمانەوە بمرێت، بە دەربڕینێکی تر دەبێت لەگەڵ خۆیدا بە خۆیەوە بمرێت. لەبەرەوەی هەموو ئەمانە واتە خودی کەسەکە ئەگەر تا ئێرەی کارەکە بێن، ئەوە بۆتان دەردەکەوێت کە تەنیاییەکەیە گۆشەگیری نییە. تەنهایی و گۆشەگیری دووشتی جیاوازن، بەڵام ناتوانن بەبێ تێپەڕین لە ڕووبەری گۆشەگیریەوە کە تیایدا پەیوەندی ئیدی هیچ مانایەکی نییە بگەنە تەنهایی. پەیوەندی ئێوە بە هاوسەرتانەوە، بە مێردتانەوە، بە کوڕتانەوە، بە کچتانەوە، بە هاوڕێکانتانەوە، بە ئیشەکانتانەوە هیچ یەکێ لەم پەیوەندیانە تا ئەو کاتەی کە تەواو گۆشەگیرن مانایەکی نییە. من دڵنیام کاندێ لە ئێوە ئەو مەیدانە تەنهاییەتان تاقی کردوتەوە و کاتێ دەتوانن لێوە تێپەڕن و بچنە ئەو دیوێەوە، واتە کاتێک کە وشەی گۆشەگیری هەراسان نین، کاتێک بە هەموو ئەو شتانەوە دەمرن کە دەتان ناسی و کۆمەڵگە چیدی نفوز و دەسەڵاتی بەسەرتاندا نامێنێ. لەو کاتەدا ئەوی دی دەناسن.
تا ئەو کاتەی کە لە ڕووی دەرونیەوە پەیوەستی کۆمەڵگە بن، کۆمەڵگە نفوز و دەسەڵاتی بەسەرتاندا دەبێت. هەر ئەوەندەی ئەو بەند و هەودا دەرونیە دەپچڕێنن کە ئێوەی بە کۆمەڵگەوە بەستۆتەوە ئیدی ناتوانێ هیچ نفوز و دەسەڵاتێکی بەسەرتاندا هەبێت. ئەو کات بە دەردەبن لە دەستێوەردانە ئاکاری و کۆمەڵایەتەکان و شایستەی ڕێز لێگرتنن. بەڵام ڕۆیشتن بەرەو ئەو گۆشە گیریە بەبێ هەڵاتن و بەبێ قسەکردن بە واتای بە تەواوی لەگەڵ ئەو دابوونە پێویستی بە وزەیەکی زۆرە. ئێوە بۆ ژیان لەگەڵ شتێکی ناشرین پێویستیتان بە وزەیەکی زۆر هەیە تا نەهێڵن خراپتان بکات. هەروەک چۆن بۆ ژیان لەگەڵ شتێکی جواندا دەبێت وزەتان هەبێت و نەهێڵن خوی پێوە بگرن. وزەی پیس نەبوو ئەو تەنهاییەیە کە دەبێت بەرەو ڕووی بڕۆیت. ئەفراندنی هەڵقوڵاوی ئەم نەفیکردن و بۆشاییە واتە پەسنبوون کامڵبوون بە دڵنیاییەوە هەموو ئەفراندنێ لە بۆشاییدا بە ئەنجام دەگات. نەک ئەو کاتەی کە هزر گێژ و حۆلە. مردن ئەو کاتە مانایەکی هەیە کە بە هەموو بێهودەیی و ڕووکەشبوونەکانتانەوە بە هەموو بیرەوەریە بێشمارەکانتانەوە بمرن. ئەو کاتە شتێک بوونی دەبێت کە لەو دیوی کاتەوەیە شتێک ئەگەر ترستان هەبێت و بە باوەڕێکەوە بنووسێن و دیلی خەمبن ناتوانن پێ بگەن. ئەگەر بە یەقینەوە دەست پێ بکەیت بە نایەقین دەگەیت. گفتوگۆ لەگەڵ بوداییەکاندا. یەکەمین بەشداربوو تا ئەو جێگەیی من تێگەیشتوم ئێوە دەڵێن ژیان هیچ مەبەست یان ئامانجێکی نییە لەبەر ئەوە ڕێگایەکی بۆ هەنگاو هەڵهێنانەوەی تیانە. بەناچار هەر تاکێک و خۆی لەگەڵ هەر چرکەساتێکدا ڕووبەڕووە. ئەگەر بڕیارە چرکەسات درکی پێ بکرێت ئەوە ئەو چرکەساتە هەر هەمان چرکەساتی کار، چرکەساتی زانست و ئارەزووە. ئایا ئەم لێ تێگەیشتنە دروستە؟ کریشنامۆرتی: ئەگەر ڕێگەم بدەن دەبێت ئاماژە بەوە بدەم کە ئێمە لەبارەی ئەوەوە نادوێین چی دروستە و چی نادروستە. ئەم بابەتە پێویستی بە توێژینەوە و لێکۆڵینەوەی زۆر هەیە. یەکەمین بەشدار بوو. تۆ بەو قسەیەت کە دەڵێ دروستیان نادروستبوونی نییە لە ڕاستیدا گیر و گرفت بۆ مرۆڤانە دەخوڵقێنیت کە حەزیان لە تێگەیشتنە. کریشنامۆرتی: نەخێر بە پێچەوانەوە. من دەڵێم ئێوە و ئێمەش هەمومان بۆ وێنە منیش حەزمان لە لێکۆڵینەوە و لێ توێژینەوەیە و من ناڵێم ئەمە دروستە ئەمە هەڵەیە، بەڵکو ئێمە سوورین لەسەرەوەی کە پێکەوە بە قوڵایی ئەم مەسەلەیەدا ڕۆبچینە خوارێ. یەکەمین بەشدار بوو. چۆن دەشێت مرۆڤێک هەبێت و سەبارەت بەوەی چ شتێ و دروستە چ شتێک دروست نییە، چی چاکە و چی چاک نییە نەتوانێت بڕیار بدات. کریشنامۆرتی: دوایی دەچینە سەرە و مەسەلێش. من ناڵێم چاکەبوونی نییە، چاکە دەشێت بە تەواوی لەگەڵ چاکەی ئێوە و چاکەی مندا جیاواز بێت. دەبەرەوە ڕێگە بدەن بزانین کامیان بەڕاستی چاکەیە. نەکەوەی ئێوە یان ئەوەی من، بەڵکو ئەو شتە بەدەست بهێنین کە بەڕاستی چاکە. دووەمین بەشدار بوو. چاکە لە ناو خۆیدا. کریشنامۆرتی: بەڵێ. یەکەمین بەشدار بوو. ڕاستیەکەی ئێوە خەریکن نەبوونی یەقین لە شێوە ڕوانینی تاک بۆ شتەکان یان لە ڕوانگەی فەلسەفی تاکەوە دەناسێنن. کریشنامۆرتی: بەڵێ. ئەگەر بە یەقینەوە دەست پێ بکەیت ئەوە لە کۆتاییدا بە نایەقین دەگەیت. یەکەمین بەشدار بوو. ئەم ڕستەیەش ئەگەر بە یەقینەوە دەست پێ بکەیت ئەوە لە کۆتاییدا بە نایەقین دەگەیت. هەر زۆر ناکۆک دێتە بەرچاو. کریشنامۆرتی: هەڵبەتە ژیانی ڕۆژانە وایە. لەبەرەوەی ئێوە پرسیارێکتان کرد کە دەلالت لە کات و بیر و کار دەکات،
بۆیە دەتوانین لێرەوە دەست پێ بکەین کە کات چییە. کات نەک بە پێی تیۆرەکەی بوودا یان هەندێک لە کتێبە پیرۆزەکان، بەڵکو تەنیا ئەوەندە بزانین کات چییە. هەر کەسەی بە جۆرێک کات ڕاوە دەکات، زانایان دەڵێن کات زنجیرەیەک کار و بیرۆکەی بچووکە، یان ڕەنگەیەوە بڵێن کات مردنە. کات ژیانە یان کات بیرە. بەم پێیە ئایا ئێمە لە حاڵی حازردا دەتوانینەوە قسانەی ئەوانی تر وتویانە بۆ نمونەش قسەکانی بوودا و تەنانەت ئەوەی کە من وتومە یان نەموتووە بخەینە لاوە، واتە هەمووی لە مێشکماندا بسڕینەوە بڵین ئێستا کات چییە؟ ئایا کات تەنها گیرروگرفتێکە کە ئێمە لە ژیاندا هەمانە؟ کات نەک تەنیا وەک کۆمەڵە ڕووداوێک، بەڵکو وەکو لەدایک بوون، پێگەیشتن، مردن. کات وەکو ڕابردوو، ئایندە و ئێستا. ئێمە لە کاتدا دەژین، ئەو ساتەی هیوادارین واتە کاتدارین. من ئومێدەوارم بووبم، ئومێدەوارم ببم و ئومێدەوارم بگەمە ئیشراق. هەموو ئەم ڕستانە دەلالت لە کات دەکەن. بەدەستهێنانی زانست پێویستی بە کاتە و تەواوی ژیان هەر لە دایک بوونەوە تا مردن جگە لە مەسەلەی کات شتێکی تر نییە. وایە یان نا؟ ئایا دەتوانم مەبەستەکەم ڕۆشن بکەمەوە؟ ئەی کەوابێ ئەوەی کە ئێمە بە کات ناوی دەبین چییە؟ یەکەمین بەشدار بوو. ئێوە لەم بارەیەوە زۆر جار قسەتان کردووە، بەڵام دەمەوێت بڵێم سات کە هەمان زانست و کار و ئارەزووە ساتێکە کاتیایدا بوونی نییە. کریشنامۆرتی: سەبرکە سەبرکە. ئایا ئێوە دەتوانن ئەم سات و ئەو سات لە هەموو ساتەکانی تر جیا بکەنەوە؟ یەکەمین بەشدار بوو. لە ساتی سەرنجدان یان بینیندا کات بوونی نییە. کریشنامۆرتی: مەبەستان لە بینین و سەرنجدان چییە؟ داوای لێبوردن دەکەم لەوەی کە ئەوەندە ورد و شیکاریانە مامەڵە دەکەم، بەڵام ئەگەر بڕیارە ئێمە لێکتری تێبگەین دەبێت مێشکمان واتای ڕوونی لەبارەی ئەم دوو دەستەواژەیەوە بینین و سەرنجدان لابێت. کاتێ بەکردەوە نەک بە تیۆری سیر دەکەن چی ڕوودەدات؟ کاتێ ئەو دار و ئەو باڵندە، ئەو ژنە، ئەو پیاوە دەبینن چی ڕوودەدات؟ دووەمین بەشدار بوو. لەو ساتی بینینەدا هەڵبەتە ئەگەر بینینێکی ڕاستەقینە بێت. کریشنامۆرتی: ئایا هەیە یان نا؟ من تەنیا پرسیار دەکەم کاتی ئێوە دەستەواژەی بینین بەکاردەهێنن لە مێشکی خۆتاندا چ تێگەیشتنێکتان بۆی هەیە؟ دەشێت من واتایەکم بۆی هەبێت، دەشێت ئەویش واتایەکی بۆی هەبێت و یەکێکی تریش تێگەیشتنێکی تری هەبێت. دووەمین بەشدار بوو. بەڵام ئێوە لە پامدەستی دەپرسن کە ئەو مەبەستی لە بینین چییە؟ کریشنامۆرتی: هەروە دەشپرسم مەبەستی لە دەستەواژەی سەرنج چییە؟ ڕوخسەت دەدەن پرسیارێ بکەم ئایا دەتوانین قسە و باس و گفتوگۆیەکەمان هەبێت؟ واتە منازەڕەیەکمان لەسەر دەستەواژەیەک هەبێ کە تێڕامانێکی زۆر باشیشە؟ ئایا واتای دەستەواژەی تێڕامان دەزانن؟ ئەم دەستەواژەیە لە لیبراوە دێت کە بە زمانی یۆنانی بە واتایی هاوسەنگی کێش دێت. هەمان مەسەلە لە بورجی فەلەکی لیبراشدا بوونی هەیە. لە لیبراشەوە دەستەواژەی فلیرەیت بە واتایی ئازادکردن دێت و هەروەها لە دەستەواژەی دیلیبرێری کە بە ئیتاڵی بە واتایی دانیشتن، خستنە ژێرباس و دانوستانی سەر لە نوێوە و ڕاوێژ و ئاخاوتن لەگەڵ یەک و لەگەڵ یەکدا بەراوردکردن دێت. مەسەلەکە ئەمە نییە کە ئێوە بۆ چوونێک دەردەبڕن و منیش بۆ چوونێک دەربڕم، بەڵکو مەسەلەکە ئەوەیە کە ئێمە هەردووکمان پێکەوە ڕاوێژ بکەین و مەسەلەکان هەڵسەنگێنین، چونکە دەمانەوێت حەقیقەتی مەسەلەکە بدۆزینەوە، نەک ئەوەی کە من پێشتر دۆزی بێتمەوە و پاشان بە ئێوەی بڵێم. شتێکی ئاوا لە ناو دەستەواژەی دیلیلێرەیدا نییە. کاتێک کە پاپا لە ڕۆما لە سیستین چاپڵ لە فاتیکان هەڵدەبژێرێت، ئەوان لەگەڵ یەکە کەونە ڕاوێژ و ڕاگۆرکێ و هەڵسەنگاندن.
دەرگاکان داخراون و هیچ کەسێک ناتوانێت بچێتە دەرەوە. ئەوان بۆ چوونە سەر ئاو و چوون بۆ چێشخانە و نان خواردن شوێنی تایبەتیان هەیە و هەموو شتێ بۆ 2 هەفتە یا چەند ڕۆژێ ڕێکخراوە. ئەوانە بە درێژایی ڕۆژانی دانیشتن مەحکومن بە نەجوڵان و دانیشتن، ئەمە پێی دەڵێن تێڕامان. بەم پێیایە دەتوانین لە جێگەیەکەوە دەست پێ بکەین کە هیچ شتێ نەزانین. سێهەمین بەشدار بوو، ئەم کارە بۆ پامدیجیتی گرانە. کریشنامۆرتی گران نییە. من هیچ شتێ نازانم. زانینی ئێمە تەنها یادەوەریە ئێستا لەم ڕستەیەدا چ گرفتێک هەیە. من دەڵێم دەشێت زانست گەورەترین مەترسی بێت لە جیهاندا. زانست دەشێت گەورەترین ڕێگر بێت. ئێمە بۆ زیادکردن و پەرسەندنی زانست بەردەوام چاکەی خۆمان فراوان دەکەین. زانایانیش بەردەوام پێی زیاد دەکەن و ئەوەی زیادیش دەکرێت بەردەوام سنووردارە. دووەمین بەشدار بوو، هەڵبەتە بەڵام ئەگەر کامل و تەواو بێت ناتوانیت هیچی بۆ زیاد بکەیت. کریشنامۆرتی بەڵێ، بەم پێ زانیاریتان بەردەوام سنووردارە، خۆ ئەگەر لەو سنوورداریەوە دەست بە لێکۆڵینەوە بکەیت ئاوا هەر بە سنوورداریش کۆتایی دێن. دووەمین بەشدار بوو، ئەوە ڕێک دیاریکردنی هەمان سنوورداریە. کریشنامۆرتی بەڵێ سنوورداری. یەکەمین بەشدار بوو، ئێمە زۆر گوێبستی قسەکانی ئێوە بووین و شتەگەلێکی تایبەت تێگەیشتوین، بەڵام ئەگەر بڕیارە تێگەیشتن لە ئاستێکی قوڵتر داشێوە بگرێت ئاوا لەو کاتەدا کەسێکی وەک ئێوە لەم بارەیەوە بەرپرسە، چونکە ئێمە لە ئاستی جیاجیاداین. کریشنامۆرتی زۆر باشە، زۆر باشە، بەڵام هەمان مرۆڤ واتە کریشنامۆرتی دەڵێت کە زەوی و لەنگەرگاکانتان جێبهێڵن و بێن و پێکەوە مەلە بکەین. یەکەمین بەشدار بوو، ناکرێت ئێمە پێکەوە ڕاوێژ بکەین لە حاڵێکدا لە 2 ئاستی جیاواز داین. کریشنامۆرتی من ئەمەم قبول نییە، من ئەوەم قبول نییە کە لە 2 ئاستی جیاواز داین. یەکەمین بەشدار بوو، ئێمە گلەییەکمان لە ئێوە هەیە، ئەویش ئەوەیە کە کریشنامۆرتی ئەویش ئەوەیە کە من جەڕاحێکی هەژارم. یەکەمین بەشدار بوو، بەڵێ پزیشکێک لەبەرەوەی هەموو کێشە و دژایەتیەکان دەرەکی و زۆرن، تەنها ئەو مرۆڤانەی وەکو من و ئیمتیازی ئامادەبوونیان لە خەڵوەتی ئێوەدا هەیە زانیاری گەلێک بەدەستدێنن، بەڵام پزیشک ناتوانێت پێت بڵێت چۆنی بەسەر دیاردە دەرەکی و زۆر و زەوەندەکان زاڵ بیت و گرفتەکانی چارەسەر بکەیت. کریشنامۆرتی کەواتە ئێوە دەتانەوێت سەرەتا کێشە دەرەکیە زۆرەکان چارەسەر بکەن، پاشان لە گرفتەکانی دەروونتان نزیک ببنەوە. ئایا مەبەستان ئەمەیە؟ یەکەمین بەشدار بوو، نە، من دەمەوێت هەردووکیان پێکەوە چارەسەر بکەم. کریشنامۆرتی من پۆلێنکاریم پێ قبول نییە. یەکەمین بەشدار بوو، بەڵێ من ئەمەم قبوڵە. کریشنامۆرتی جیهان منە، من جیهانم. ئێستا لە دوای تێگەیشتنی ئەم خاڵە دەمانەوێت چۆنی کێشەکە چارەسەر بکەین. یەکەمین بەشدار بوو، با بڵێین من بە هیچ جیاوازیەک لە نێوان شتە دەرەکی و ناوەکیەکاندا ڕازی نیم. کریشنامۆرتی سەرەتا دەبێت لە پەیوەند بەم مەسەلەیەوە دڵنیابن، ئایا بەڕاستی حەقیقەتی ئەم کارە تێدەگەن یان ئەم کارە تەنیا مەسەلەیەکی تیۆریە. یەکەمین بەشدار بوو، بەڕای من ئەم مەسەلەیە تیۆریە. کریشنامۆرتی بەڕێز، جارێ پێش هەموو شتێک تیۆری لای من هیچ نرخێکی نییە. هەڵبەتە بمبەخشن کە بە ڕاشکاوی قسە دەکەم، من ئاگام لێت شتێک خەریکە ڕوودەدات، واتە جەنگ. نەتەوەگەراکان، کوشتار و هەموو شتە ترسناکەکان کە خەریکن ڕوودەن، مەبەستم ئەوانەیە کە بەکردەوە خەریکن ڕوودەدەن. مەبەستم ئەوانەیە کە بەکردەوە خەریکن ڕوودەدەن. بەم شێوەیە هاتینە کۆتایی پەرتووکی مرۆڤ ئازادی خۆی فرۆشتووە لە نووسینی کریشنامۆرتی و وەرگێڕانی یاسین عومەر.